بەناوی خوای بەرزباوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ لە پرۆگرامی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستیی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان بن. دەستخۆشێتە بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. ئەمڕۆژ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە بڕگەی جیاوازەوە وەک هەمیشە و بابەتانەی کە بۆتان باز دەکەین بابەتی ڕۆژن سەردەمیانن چا بابەتی کۆمەڵایەتی پەروەردەی یاخۆ تەندروستی بنچە و کێشە و گرفتانەی کە ڕۆژانە دێنە بەردەم هاوڵاتیان لێرە لە خزمەتانین. ئەمڕۆژ یەکێک لەو تەوەرانە کە بۆ هەمومان گرنگە گرانبوونی نرخی مریشکە چونکە هەموو ماڵێک پێویستی بەم بابەتە هەیە لەوەی کە لە ئێستادا بۆچی نرخی مریشک گران بووە کە ئەمە تەوەرێکە لە هەولێرەوە هاوکارمان ئەمران پێشکەشمان دەکات و تەوەری دووەمیان دیاردەیەک لە ناو بازاڕەکاندا لە هەموو شار و شارچەکاندا هەیە بەڵام ئێمە ئەمڕۆ زوومان کردووەتە سەر چەمچەماڵ لەگەڵ دیاردەی زیاتر ڕەوینەوە بازاڕەکان و لە هەمان کاتیشدا قسە لەسەر پرۆژەکانی شارەوانی چەمچەماڵ دەکەین بزانین پرۆژەکانیان چی و چیان کردووە و ئەم زیادە ڕەویانە چۆن چارەسەر دەکرێن کە لەسەر شەقامەکاندا لە هەموو شار و شارچەکان بەبێت جیاوازی هەیە کامە دوو تەوەری سەرەکی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەبێت. بەڵە بەڕێزان وەک هەمیشەش لەگەڵ ئەم دوو تەوەرەیە کۆمەڵێک بڕگە و ڤیتی و هەروەها زانیاریمان دەبێت. سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵازیزان تەوەری یەکەمان وەک ئاماژەمان پێکرد لەسەرەوەی کە نرخی گرانبوونی نرخی مریشکە لە ئێستا لە هەرێمی کوردستان کە ئەمەش ناڕزای هاوڵاتیانی بە دوای خۆیدایەناوە هەرچەندە بەداخۆ ناڕزایی هاوڵاتیان تەنها بۆڵە بۆڵێکە هەرکەس لای خۆیەوە دەیکانەکەوەی کە تا ئێستا کەلتوری ناڕزایەکی جوانی مەدەنیانە کە پێکەوە کاریگەری هەبێەوە ناڕزایەکان ئامانجی خۆیان بپێشێ تا ئێستا و جۆرە کەلتورەمان نییە. دیارە لەسەر ئەم بابەتە تەوەری یەکەمان کە هەیە لە هەولێرەوە عیمران ئەمیر هاوکارمان میوانێکی تایبەتی دەبێەوە قسە و گفتوگۆ لەسەر ئەمە دەکا بزانین نرخی مریشک بۆچی بەرز بۆتەوە لە ئێستادا چارەسەرەکانی چین وایە نرخی مریشک هەرزان دەبێتەوە یا فترێکی تەنها کاتیە و تێدەپەڕێت. دەچمە هەولێر لای هاوکارمان ئەمران سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش سڵاو لە خۆت لە میوانەکەت فەرموو ئەم بابەتە لەگەڵ میوانەکەتا چاوتوێ بکە بزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مریشک بۆچی ئەگەڕێتەوە. بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زەن و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە تەوەرێکی تایبەت بێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لەمەوەی ڕابردوو هاوڵاتیەکی زۆر گلەیی لەسەر گرانبوونی نرخی مریشک هەبوو و دوێنێ بە پێچەوانەی هاوڵاتیان بینیمان خاوەن کەلگەفەلەوەریەکان هاتوبوونە سەر شەقام و گلەییان لە نرخی مریشک هەبوو.
لە نێوان هاوڵاتی و هاوکات خاوەن کێڵگەکان کێ زەرمەندە کێ زەرمەندی گرانبوونی نرخی مریشک بووەوە هەوکاری گرانبوونی نرخی مریشک لەم بەرنامەیە ڕوون دەکەینەوە لەگەڵ کاک شێرزاد نوێنەری خاوەن کێڵگەکان کاک شێرزاد زۆر خۆشحاڵ بوویت زۆر سپاسان دەکەم بەناوی خۆی گەورە میرەمەن زۆر سپاسی کەناڵی پەیام دەکەم زۆر سپاسی بەرنامەی پەیامی ڕۆژ کاک شێرزاد هاوڵاتی گلەی هەیە لەسەر گرانبوونی نرخی مریشک ئێوەش گلەیتان هەیە بۆچی نرخەکە گران بووکە هەردوو لە هەر گلەیی هەیە خۆی گرانبوونی نرخی مریشک لەوەتەی مریشکی زیندوی هەیە لە وڵاتی مە مریشکی زیندوو مەسەڵەن سەرفیاتی زۆرە گرانبوونەکەی فترەی کاتیە بەزڕکلام و ینی ڕاگەاندنەکان بڕێک گەورەی دەکەن بەڕاستی 4 ڕۆژ 5 ڕۆژە زیاتر نییە ئەوەی برێ زۆر بخایانی ئەو فترێک کە مەسەڵەن مەزموعەک مریشکی گەورەمانەیە ئەوانەش ئەو مریشکە گەورانە کە مەسەڵەن نەخۆشیەک دێ یان دەبتەوە کاری مردن یان مەسەڵەن هەندێک بەرەو جنوب دەڕواتن مەسەڵەن لەوانەیە ئەو گەورەی دەبە جنوب بەخۆی جنوب تەڵەبیاتی گچکەی هەیە زار بەزار تەڵەبیاتەشی گەورەی دەبێتن مدەی 4-5 ڕۆژە گران دەبێ مریشک ئەگەنا مریشک لە کوردستان خۆزگە گران بوو بە بەردەوامی چکە بەربوومە چی ناوە خۆی بەڕاستی یعنی تاکە داهاتە لە پاش نەفتی باشە لە بۆ کوردستان گرانبوونی بەو ڕێژەیە بەرزبوونەوەی تاوەکو 4000 لە 2004 نەگەیشتە 4000 ئەتوان دوکان ئێستقراریان دەکەن بەس بەڕاستی نەگەیشتە 4000 لە دوکانەکان لە بازار مەسەڵەن هەندێک دوکاندار مەسەڵەن بەس وەکو برێ نەگەیشتە 4000 ینی هەتا 3500 ڕۆژ بەس نەگەیشتە 4000 باشە لە دەوازی کوێ گرانی کرە بابەت ئێوە وەکو خاوەن کێڵگەکان یان سەبەب کەمیەکەیە مەسەڵەن کەمیەکەیە هەر وەکو گوتم مەسەڵەن مثلا برنامج لقاعاتي دوازين مثلا لعمري دروجي لقاعات شيء لا بزروجي لقاعات شيء براستي يعني زور خاون شلقه بنسال لو فتري يعني نسبة شيء يجزار زور يعني مثلا لتوهم لا وكان شامبريم مثلا ليش يعني مثلا كاك سيد فلق ناس بقاعات شيء الهريري 56000 بو باللقاعات شيء براستي بمدة دو روجي يكمل شكل ما حمل من خورك بنخوشي بس اللقاء يشان لو انا سفينه لا رواندز قاعده او دوازين هي راستي اوش يعني هل هم يمرد مثلا صاربيز ناوي كشمانيه مثلا وانا لا دوتشي مثلا او جمعتنا الشيرازي مثلا خوان بروجا كان الشيرازي او انا براستي يعني عندك نوعيتي دوسكا هنا ابو يعني دوسكا خراب درتو او انا زور بيان ليمرد يعني او هو كارك يعني براستي بو كم بنو جنوبيش طلبيات شي قوري هبو مريشي قوره او سببك ابو يعني برك باشا او تمريش بونا او خو وجنوبيش برهمدين وتبخار وعراق بصره وبغداد لسر هريمي كردستان زور يعني اگر اسلام مثلا بروبم اگر بيتو اما بو اولى روانك لو انا اولى 2000 شي ماغرانت دبي يعني اوان برهمي مريشان هم هريمي كردستان والبودروه بله باشا کاک شێرزاد پێم بڵێ ئەو گرانبوونەیە تاکەی بەردەوامە بێ بۆ نمونە ئێستاکەشتا طبعاً هەتا ئێستاش دوێنێ ئەو ڕۆکە سەرچی سعرەکەم کردیە لە بەشێک لە دوکانەکان بە 3750 بۆ دەوازینەکان مەسەڵەن بە ئەگەر بە سێ و ڕوبعەکبی لە دوکاندارانە عەکمان بە سەرانە دەبێتەوە هەتاکەی ئەو سعرە بەردەوام دەبێت هەتاکەی ئەو سعرە بەردەوام دەبێت لەسەر ئەو نرخی مریشک بەردەوام دەبێت او فتره يعني كلنا كاين زور يعني 6 مانجا مده 6 مانجا او بهونتا برنابتو او كلنا 6 مانج چی بو 6 مانج مريش 1400 دولار جرام بو خلق كان نيد فروشت يعني يعني نيد فروشت كان نيد فروشت تصور ذاك الجرام بي والله كفروشتي شي استاتينا كاتو دوسكاي ناكري يعني وري يك هلك لقمرجي ابراهيم خليل 11 سنتي لسلا يكشي لبو دوسكاي كديني 11 سنتي 4 سنتيش مثلا تلقيدي مخفزية بعض الصد أتو لصت هيكش سيبك عفت أو بينز دبته هلا يعني أتو ليلة بعض الصن يعني سطابيش تو بينزي أو بعض الصنتي ببلاش لروا أو سطابيش تو بينزي أو بعض الصنتاج ديتو سطع عفت أو بينز كي يعني كوات النرخ يقدر كا لبيش تو بين سنتي 20 سنتي استبع عفت أو بين سنتا باش باسیەوت کرد بەشێک لە خاوەن داواچنەکان مریشک تێناکەنەوە یان مریشک دووبارە دانانێنەوە لەبەر چی زۆری مەسەڵەن قەردار بوو لەگەر ئەو وەزای مەسەڵەن لەگەر ئەوەی مریشکی لێ مردووە مەسەڵەن سعر باش نەبوو کە زەراری دەکرد
چون ئێستا کە عالیان پێشتر مەسەلەن ئەگەر دۆلار ئەرزان بوو من کیلۆی مریشکی 1500 لە سەخاوم پرۆژەکان دەوەستا. بەڵێ ئێستا چەند؟ ئێستا کە تقریبا 2100 ڕادوستی ئەتو هەم دۆلار گران بووە هەم مەوادەکەش گران بووە. باشە کلوپەلەکانی ئەوە بۆ نمونە عادەفەوە بابەتانە هەموو بە دۆلار دەکڕن؟ هەمووی بە دۆلارە تاکە چشت ئاردی خۆمانە بە دینارە لە ناو عەلەفی لەگەر خێیە ینی دوسێ مادە هەیە بە دینارە باوڕ ئەوکەدی باقیکەدی هەمووی دۆلارە. باشە ئێوە دەتانەوێت نرخی مریشک لە بازار بە چەند بێ؟ لە بازار عالیان لە زوروفی ئەوڕۆی مەسەلەن لە زوروفی ئەوڕۆی ینی وەکو خواردن عالەمی گران بووە نەک برێن مریشک حتا زەید گران بووە برنج گران بووە بە خۆتانەوە عالەمی ینی مەسەلەن من هەتا لە مەسەلەن فترێک پێش ئێستا مەسەلەن بۆ سەردانی چەند پرۆژەشی مریشی چوبمە وڵاتی بەرازیل بەڕاستی ینی خواردن لەوێن دەریش گران بووە بەس ئەوە نیە برێ بەس لە عێراق بێ یان لە کوردستان بی خواردن عالەمی گران بووە سین خواردنەکی زۆر سەعب دەکاتن. ئێستا عالیان لە زوروفی ئەوڕۆ مریشک بە 2500 ناری بخاوان پرۆژەکان زەرەر ناکەن. خاوەن پرۆژەکە ئەگەر هاتوو وەزارەتی کوشتتوکاڵ سەرپەرشتی پرۆژەکان بکە سەرپەرشتی ئەو دا و دەرمانەی بکە کە ئێستا کە دەدرێتە سەعب پرۆژەکان لەلایەن. باشە کاک شێزاد دێمە سەر وزارەتی کوشتتوکاڵ بەڵام پێم بڵێ ئێستا گوتت بە 2500 بێ زەرەر ناکە. باش ئێستا کە بۆ بە 3750 مەبەستە لەو 2500 ببوورە لە ناو بازار بە 2500 بیان لە زانی چۆنە مەسەلەن ئێستاکە مریشک مەسەلەن زۆربەی ئەتو برێت سەتا ئەگەر 30 دانیای بیتەوە ئەو سەتاسیە لۆ مەسەلەن هەرزان ناکاتن مەسەلەن نافرۆش کو پێشتر دەرێن بازار نارم فرۆشتیە کەس نەبوو بەهانام بێ یارمەتیمدا ئێستا کەش خۆمە وەزبەی پێشتری بازار نارم فرۆشتیە بالفعل وەیە واقعە وەزبەکەی پێش ئەو وەزبە ئێستا کە مریشکەکەی وان ناو دەوازینە وەزبەی پێشتری ئەو نەو شەخسانە ئەوانە زۆربیان بە 1000 ناری مریشکیان فرۆشت بە 1000 دینار 1100 دینار ینی ئاخر زۆرەکەی فرۆشتی بە 1400 دیناری فرۆشتیتی ئێستا کە وەزب پێڕاگەشتی و دەوێت زەریری وەزبەکەی پڕکاتەوە. واتە کاک شێرزاد دەتوانێت بڵێ نەگەر نرخەکەی جێگیر نەبێت و نرخەکە بەدڵی خاوەن کێڵگەکان نەبێ مریشک لەوەی ئێستا شەیە گرانتر دەبێت بۆی کە دانانێنەوە بەشێکی زۆریان ئێستا ئەگەر دانێنەوە بەڵێ زۆر ینی ئەوەتر دەبی گرانتر دەبێت. ئارێوەە باشە کاک شێزاد جەنابەت هەم پسپۆڕیشت هەیە لە دیاریکردنی نرخی مریشک پێم بڵێ نرخی مریشک چۆن دیاری دەکرێت ینی چێنەوانەی کە نرخ لەسەر مریشک ینی زۆر خەڵکی ناتوانێت تەداخلی سعری مریشکەوی بەڵێ چکە لەبەر مدەکەی دیارە ینی مدەی مریشکی ینی حتا 32 ڕۆژ لە 32 ڕۆژی لۆ 35 ڕۆژی ئەوە دەبتە مریشکی جنوب لە پشتیانجی نێژ هەتا 50 شەوی مەسەلەن ئەو فترەی دەتوانێت ڕایگری ئەو مەسەلەن ئەگەر عمری 45 شەوی ئەوانە زۆربی لە بازاڕی سەرەکە تەواو دادەبەزی 45 شەو 50 شەو ئەوانە لە بازار زۆربی 55 شەو ئەو عمرە لە بازاڕی زۆربی تەواو دادەبەزی چۆوە عمرە ئەوە دەستکاری ناکرێنێ هیچ دەگە عمری ناگوێ ئەوە عمرە ئەی مەرزەرەکانیشمان سەر نابڕن کەواتەوە دادەبەزی ئەگە عمرە زۆر بوو ئەگەر لەو نەوە عمرەی کەم بوو ئەوە عقمان ینی عقمە ینی هیچ چار نییە ئەو کەیدیش ئێوە بە تەمەن نرخ دیاری دەکەن ینی بە ڕۆژی ئەوزانی چۆنە مەسەلەن ئێستا ئەگەر سەرفیات نەبێ نەڕوە لە بەڕا نەڕوە کە نەڕوە ئەگەر مریشی عمری 55 شەو ئەوانە زۆر بوو ئەوە دادەبەزی لە عادەتەچی ئەوانە کە بوونە 6 شەو و 65 شەو ئەو دووسکەی کە لە پێشەوانە ئەوان تێ ناکەنەوە ئەو وەزبەک بەجی دەمینێ کە وەزبەک بەجیمە عقمەن مریشک گران دەبتەوە. باشە فارغ دەکەێت ینی فارغ دەکەێت فراغ دەکەوێت لە بۆ سعر. باشە ئەگەر پێم بڵێ ئێستا تقریبەن بە دیاریکراوی لایەوە چەند خاوەن کەڵگەوازیان لە کاری پەلەوەری هێناوەیان زۆر مریشک دانانێنەوە وەکو ئێستا ئەستاکە ینی داتایەکی ئەو هەمان لەبەردەست نییە لەبەر زۆری قاعەکان لەبانەیە برێم 125 قاعە ئێستا لە کوردستان بەبێ ئینجازە دەراتیە لەوانێ 130 بەبێ ئینجازە دەراتیە بە تەزاوز ینی ئەوەی ئینجازەشی هەیە حسێب کە تەزاوزە لەبەر وەزارەتی زراعە چیلۆ ناکە ینی باش ئینجازەکەی نو ناکاتەوە هیچ ناکاتن چیلۆ بکانین نە عەلەفی داتێ نە دووشکەی داتێ نە غازی داتێ نەدێ سەرپەرشتی دەرمانەکەی دەکاتن مەسەلەن باشە دوێنێ ژمارەیەکی زۆرتان
گردبوونەوە یەکتان ئەنجامدا لە بەردەم وزارەتی کشت و کاڵ ئامانستان لە گردبوونەوە کە چی بوو کاکشێزان ئەمان دەکەن چیە مەسەڵەن ئەوە پێم گوتی ئەوەی ئێستا مریشکەکەی هەیە لە بازاڕیا کابرا وەزبەی پێشترێ بە 1000 ناری فرۆشتی 1200 400 نافرۆشتی ئەنی پارەی زۆری زەرەر کردیا کە ئەو وەزبەی ئێستایەتی دەوێت زەرەری پێشترێ پڕکاتەوە واقع ئەو فترە زۆر ناقیانی ینی برێم زۆر بخایانی ینی با ڕۆژ هەژ ڕۆژ سەری مریش چێر ئەوەندە دەخایانی چۆن 20 ساڵ ناو ئیشێمە سەری مریشی ئەگەر گران بی هەر 20 ڕۆژێک دەخایانی زیاتر ناگاتە 20 ڕۆژیش دواتر هەر بەخۆی هەرزان دەبێت بەخۆ ئۆتۆماتیکی ینی بەبێ دەستکاری حکوومەتیش دەبێت دەستکاری شۆ لەوە عمرانێ کە عمری پێڕاگەیش دەیفرۆشی هیچ سار نییە حملەیەکە بوو ئەگەر مەسەلەن سەر لە خوارد 2000 ئەوانە بێت کابرا بڕێک ڕای دەگری بەس ئەگەر لە 2000ەکان بێ عمری گەیشتە 45 مستعیلە دەیفرۆشی باشە دوێنێ لەگەڵ وزارەتی کشت و کاڵ چوونە ژوورەوە جەنابشتیەک لە نوێنەرەکان بووی چیتان گوت و وزارەتی کشت و کاڵ قەرارە چیتان بۆ بکە وڵای ئەوانەی ئەو یاداشتانەی ئەمە پێمان بوو هەر لە ڕاگەاندنەکانیش مەسەلەن دەرمان بڕی نفسی ئەو یاداشتانە بوو بە زیادەوەش لە ژۆرەوە مەسەلەن لەوانەیە هەندێک شتێ لە بەڕاگەاندن نەگۆترێ لەوانێت کە تەسمیلی بیرکاری وەزیرمان کرد وەزیر بەخۆی لێوێ نەبوو ئەمڕۆژ لەوانەیە وەڵامێکمان بدەنەوە داواکاریەکانتان چییە؟ داواکاریەکان مەسەلەن تەداخلی ینی ئەگەر ئەتوو گومرجی دیێخێ سەر هێلکەی کەواتە لێرە دەبی ئاگات لە پرۆژەکان بیانی سەردانی پرۆژەکان مەسەلەن چ دەرمانێک بەکاردێنن چ لوقعاتێک بەکاردێنن ئەو لوقعاتانە لەس دەوڵەتەشی دێ ئایا لۆمە زەڕی هەیە زەڕی نییە مەسەلەن ئەو ساحب دەوازینانە کاتی خەسار دەبن مەسەلەن چیان لۆ دەکرێ ئەگەر خەسار دەبن لۆ لێ بە جواب نای کە لێرە ئیسفادە دەکاتن لێ بە جواب دەی مەسەلەن ینی ئەتوشتەکە پێچەوانەیە ینی لە 6 مانگ خەسار بۆ کابرا ئەو ساحب دەوازینانە مەسەلەن 6 مانگە بە خەسار دەفرۆشن ئەگەر وەزبەشی بە شتێک لە عەدی خۆی زیاتریش فرۆشت ئەو هاوارەی ئەو وەزبەیە بۆ زیاد لە حەدی خۆی بفرۆشە کاک شێرزاد هاوڵاتیان ئێمە بۆ نمونەوە پرسیاری هاوڵاتیان دەڵێ ئەوەنە باریداراییمان باشەکە بۆ نمونە زیاد لە حەد ئەوە گران مریشک ئەوە داهاتی کشت و کاڵە داهاتی کشت و کاڵ بەروبووی ناوە خۆیە یعنی تاکە داهاتە لە پاش نەفتی بەڵ لە زراعەش لە کشت و کاڵ دەکا مریشک یەکەمەکەیتی یەکەمە کابرا 6 مانگە بە خەسار دەفرۆشتی باشە ئەو کات بۆچی ینی جۆرەك لە جۆرەکان ڕێژەکەیان تۆزێک بەرزتر نەدەکردەوە بۆی کە خەسار نەبنیان زەرەر نەکەن داهات نەبووە نەهینە دووسکەی نەینە کە دووسکەی نینی خۆم فەوری نابتە مریشک ئێستا تۆ دەڵێی 6 مانگ حەزەکەم تۆزە لەسەرەوە بابەتە بوەستین 6 مانگان مریشکمان بە زەرەر فرۆشتووە باشە ئەو 6 مانگەیە بۆ تۆزێک زیاد نرخیتان لە 1000 دینار بۆن 1200 دینار زیاتر نەدەکرد وەی کە زەرەر نەکەن و ئێستاش بۆ ڕێژەی ئاوەگران نەبێت مەسەلەکە ڕێی جنوب بوو ینی ڕێی جنوب ناکەنەوە ینی وەزارەتی زراعە مەسەلەن ئەدی ئەم داواکاریمانەوەی هاتوو ئەگەر ڕێی جنوب بکەنەوە ئەمەش لەولایە ئەمە شێرکەی بینەوە ئەم دەوازینەکان تێکەنەوە ئەم دڵنیان دەکەمەوە سەری مریشی لە 2500 و 600 700 ئەو پەڕی زیاتر ناڕوات باشە وەزارەتی کشت و کاڵ دەڵێ یان لیژنەی پارێزگار لە محافزە و بڕیارە تەبەن سەبارەت هەنار چوونە دەرەوەی مریشک دراوە ئەوان دەڵێن مریشک بۆ ناو خۆمان نییە و نرخی لە ناو خۆ نەگەورەتر نەگرانە پێویست دەکا بنێرینە دەرەوە نانا بەشی هەموو ناوە خۆی بەشی عێراقیش دەکات لەو دەری عێراقشتانی بنێری ئەگەر لێ بگەڕن خەڵکەکە دانێتوانی ئەگەر نیزامیەک بەکاربینن خەڵکەکە بەتانی ئومێدەشی هەبی کە کاتی دەوازینەکەی دەچی دووسکەی دەکڕی و عەلەف و بەروبوومەکەی دەکڕی لە دەوازینەکەی دادەنێتەوە ئومێدەچی هەبیتن کە زەرەر ناکاتن نەک بەشی ناوەخۆ بەشی عێراق و هەر هەردە محافەزەکە بەشی دەرەوەش دەتوانانی بنێرین هەندە بەروبوومان زۆرە هەندە بەروبوومان زۆر چاکە بەس کە ئەتوو تێنەکراوە و دانەندراوە ئەوە مەسەلەن شوشە نییە برێم دروستی دەکەم ئەوڕۆ باشە وەزارەتی کشت و کاڵ ئێستا چیتان بۆ بکە کێشەی نرخی مریشک چارەسەرە بێ ئێستا ئەمە مەسەلەن مریشک هەر بە قاچاق لەوەتی هەیە مریشی زندی هەر بە قاچاق دەستە عێراق هەتا ئێستا کە بەڕستمی لە بینی وەزارەتی زراعی کشت و کاڵی عێراق و کشت و کاڵی کوردستان
هیچ پەیوەندێکی ئەوان نییە برێن سەیتەرەکان مریشی ڕانەگرن ینی بەڕاستی زاروەیە بە سەتان بە هەزاران بە دەیان مەسەلەن مریش لە بینی سەیتەرەکان مردووە ئەو سەیتەرە ئیزنی داوە ئەوە کەیتر ئیزنی نادا کاتی کە دەگەڕێەوە نەفسی سەیتەرە کاکە بێرە داهاتیمەوەی ئیزنی نەدایمە ئەوش ئیزنی ناداتەوە لەو بینەی مریشەکە کێشەی یاسایی و نرخ کێشەی بازرگانتان هەیە کێشەی سەیتەرەکانمان هەیە بەڕاستی کێشەی سەیتەرەکانمان هەیە ئەگەر هەبێت و مەسەڵەن کێشەی سەیتەرەکانمان نەمینێ لەگەر جنوب بەرچاوڕوون یەک دیار بی لە ئەو خەڵکەی لەو خەڵکی گوندەکان ینی بەڕاستی گوندەکان زۆر مەغدورن ینی ئەو چێلگە بەڕەوەنەکانی هەموو لە گوندەکانە ینی زۆربەی خەڵکی گوندەکان ئەگەر دەوازینەکەشی خۆی نەبی مەسەڵەن سەرمایەدارە چێ بەس ئەو سەرپەرشتی دەکاتن هەر باشە لە بۆ ئیشەکە هەر باشە واتە کاک شێرزاد دەتوانی هیچ شتێکم پێ بڵێ لەسەر نرخ واتە تەوەقعەکەی نرخی مریشک بێتەوە 2000 بۆ 2500 بۆ بابەتانە دقیق ناتوانم لەبەرەوەی تو 6 مانگ گەلە زۆرانێ 6 مانگ بەردەوامی ئەو خەڵکە زەرەری کردو و دایخستووە ئێستا دەتانەوە خەڵکە بێتەوە ناو داداچی دقیقم پێ نییە 150 وازی هیناوە 160 ینی حسابی وی بکە 150 وە گەرانتیە وازی هیناوە 150 واز و ئیشەبینی گەلە زۆرە ئەگەر ئەوانە نێنەوە ناو ئیچەکە و دووبارە مریشکدانە نێنەوە لە دەوازنەکانی خۆیان نرخی مریشک هەر بەو جۆرە ئێستا دەبێ هەر بەو جۆرە نابێ زەحمەتە لەبەرەوەی ئەو سەرفیاتەی ینی یەکجارە هاژ نییە سەرفیاتەی هاشی نییە برێم سەرفیاتە چاوابێت بەس ئەو فترە هەر بوار و نەورۆز و ئەو شتەش بۆ مەسەڵەن تاسیری هەیە بۆ لە خواردن ئەو شتانە شە بووە نرخی دۆلار 25,000 چۆ سەرێ چەند کاریگەری بەسەر ئێوە بوو زۆر کاریگەریشی گەلە زۆری چ چیتان بە دۆلارە و ئەو بابەتانە چی بوون کە هەموو ماوادەکان بەس ئەوجی پێم گوتی ئارد و خێ لەگەر غازی ئەو هەنە بە باشە دیارە ئەگەر نەباخەکە دێمە بە دۆلارە دیارە مریشکێک ئەگەر بۆ نمونە مریشکێکی 2 کیلۆیی بێ چەندی چۆتە سەرێ لە چاوەوەی کە پێشتر نرخ مریشکێک 2 کیلۆ دووشەکە بە 25 سنتی بوو ئێستاکە بە 75 سنتیە 25 سنت دەیکرد چەند بە 120 دەکا لەوێندەرێ 2400 دەکات تقریبا 300 دینار تەبع دەکات دووشەک ئێستاکە بە 1000 و یەک دووسکە چەندی چۆتە سەرێ 800 دیناری چۆتە سەرێ یەک دووسکە ئەگەر عەلەف بە 380 بوو ئێستاکە بە 450 70 دلار لە عەلەفی چوتە سەرێ هەر وەرەقەچیش 25,000 چوتە سەرێ یعنی تەسیراتەکی گەلە زۆری هەیە تقریبا ئەسێبمان کرد بە کۆی گشتی کیلۆی لەوانەیە 700 دیناری چوتە سەر ینی تەوەقەمان وایە 700 دینار 650 دیناری چوتە هەر کیلۆیەک لەسەر هەر کیلۆ کەواتە هەتا گرانبوونی نرخی دۆلار بۆم جۆرە بێ وەتا نرخی دۆلار بۆ جۆرە ئێستا بێ لە هەموو عێراق نرخی مریشک جارێکی تر 1500 و 1750 بەخۆ نابینێتەوە ناخر مەسەلەن ئەمە نەرم هێلکەمان لە دەرێ لۆ دێ هێلکەی دووشکەی ئەوەی کە دەبتە مریشک ئەو دووشکە ئەو هێلکەمان لە تورکیا لۆ دێ لە بەلجیکا لۆ دێ مەسەلەن لە شوێنی کە لۆمان دێتن ئەو هێلکەیەش گران بووە ئەو مەوادەش سۆیە پرۆتینیش مەسەلەن ئەمە لە وڵاتەکانی دی دەینین باشە لە ئێستا لەگەڵ گرانبوونی هەموو نرخانە ئێوە بە چەند دەتان هەبێت ڕەوانەی دەرەوە بکەن و نرخی مریشک بێ بە چەند لە بازاڕەکان تداخلی لە ئیشی مریشکی زەندی نەک حکوومەت سەرمایەداریش ناتانی لەبەرەوەی شتەکە 45 ڕۆژە خۆی تەمەنی ئەو مریشکانە چەند دەکەی ئێستا لە بازاڕ حتا 45 ڕۆژ ینی ئەگەر سەرمایەدار بم مەسەلەن بڵێن بمەوێ مریشکی زند و خەزن کەم ناتوانم لەبەرەوەی نەقرەکەی پارەی دەوێ لێت دەمری هیلاکاتی دەدە کارەبای دەوێ مەساریفی دکەی دەوێ ئەو عەلەفەی کاتو لە تەمەنی بچووکی ڕاتا 35 ڕۆژی دەیدێ گۆشتی پێدەگری بەس کە گەیشتە تەمەعنەکی معدود وەکو خۆمان ئێستا منداڵ زوو گەورە دەبێت کە گەیشتنی عەدەشی تەواو ڕادەوەستی هەر خواردنی بخۆ هەر ئەوەش هەر درێژ نابی و قەرەویش نابی و هەر ڕقیاس خۆ دەمینێەوە بەس کاتی کە بچووکە مەسەلەن ئەوە دەبی ئەو مریشکەشە وایە ینی کاتی کە گەیشتە عومری خۆی ئەو عەلەفەت تەنی بە 480 دلار ناتانی بیدێ خەسار دەبی ینی
نایکاتە وەزن ئەتەوە مریشکانێک ئێستا لە بازار هەم بە 5 ڕۆژ ئاوا بە کەڵکی خواردن دێت و لە 35 ڕۆژی تا 45 ڕۆژ 55 ڕۆژی بڵێ باسیەوەتان دەکرد خەڵکی هەرێمی کوردستان لە دوێنێ لە خۆپیشاندانەکەەوەی کە مریشکی گچکە بەکاربێنێ مریشکی بچووک بەکاربێنێ ئەگەر مریشکی بچووک بەکاربێنێ نرخەکە هەرزانتر دەبێ یان چۆنم بابەتەیە ینی هەرزانتر دەبێ و خەڵکەکەش لەبەرچی داواکاری مریش ینی وەزنی چەند لە ناو هەرێمی کوردستان هەیە بەخۆی ئێستا کە ئەگەر 2 کیلو علەفی بدێ لە تەمەنی 30 ڕۆژی ئەو 2 کیلو علەفە کیلۆیەک و نیو کیلۆیەک و 400 غرام گۆشت دەدات بەس ئەگەر مریشک بۆ 3 کیلۆ 5 کیلۆ علەفی دەدێ هێشتا 2 کیلۆ 800 نەدایێتێت و 2 کیلۆ 900 غرامی نەدایێت ینی تعویلی گۆشتەکەت زیاترە مەسروفیشی زیاتر هیلاکاتت کەمترە منش دائما مەشی وت منداڵ لەسەر تااقەتە ینی ئەوەش وەکو برێ گسکێ لەسەر تااقەتە ینی هیلاکاتی کەمترە بەڵێ واتە ئەگەر بێت و ئەوە بەکاربێنن ئەو خەت مەسروفی ئێوە کەمتر دەبێت و نرخەکەش ئەگەری هەیە بەردەوام دەبی ئیشەکە ینی بەردەوام دەبی سیرسیرەکە بەردەوام دەڕوە ینی بەردەوام دەبی ئیشەکان زۆر بەردەوام دەبی خەڵکیت کە مەسەلەن زیاتر تەشجیع دەکرێت لەو دەوازینانە لەناو ئەو چیانە مەسەلەن پرۆژەی پەلەوەری زیاتر بکاتەوە ئەگەر ئەو خەڵکە مەسەلەن ڕوو لە پرۆژە پەلەوەری کرد هەنجینێ هەم دەتوانی مەسەلەن پرۆژەی سیاحەتیش مەسەلەن وەزارەتی گەشت و گوزاریش مەسەلەن دەتوانی هاوکاریان بیانی باشە هەرچەندە کاتم کەمایە بەڵام حەزەکەم باسی ئەو بکەم کێشەکانی دەرمانتان چیە دوێنێ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بەشێک باسی ئەوەتان دەکرد کە کێشەی دەرمان و دەرمان بەسەر چوونتان دەرمان مەسەلەن لە سنوورەکان بەڕاستی ینی بەبێ ڕقامە دێتە ژۆرێ باڵە ینی دکتۆرەکەش مەسەلەن ئەو چ بکاتن ینی ئەو دەرمانەی کڕێ لە تورکیا نازانی ئەو بە حیسابان هینایەتی و دەرەزەیەکە و بەخۆی فحص مختبەری نییە بەخۆی دروستە کردی ئەو وەکومە لە تورکیا کڕیتی ئەو زای تازیرێکە لە تووشە لە مەڕەوان کردیا ئەو چیرەکە تێکراو دەکا لێرە زەڕبیان زۆر پێ دەکەی بەڕاستی باشە لە خەلاری دەرمان با پرسیارێکیش بکەم لە ماوەی ڕابردوو لە سۆشیال میدیا بە جۆرێک لە جۆرەکان حملەیەک یان زۆرێک لەوە ڕاگەنرا کە بایکۆتی کڕینی مریشک بکەن و مریشک نەخۆن ئەمە تا چەند کاریگەری بەسەر ئێوە هەبوویت کاریگەریەکی ئەو بایکۆتتان بینی ئەوەی خەڵکەی کە مریشتی زیندوی دەخوا مریشتی زیندوی دەخوا ئەگەر مریشتی سەربڕاشمانەیە عینە مەژدەرەکانی خۆمانەیە ئەوەی بیخوا ئەوڕۆ هەردەی خوا ناوخۆ زۆر خەڵک جێ نادات لە بایکۆتی ینی بەروبوومە ناوخۆ خۆشتەی عرام نییە برێ وڵی ئەو عرامە بایکۆتی لێ دەکەم شتەکان تەسیراتی نابێ برێن تەسیراتێبی بە کورتی پێم بڵێ چاوەڕێەکەن کەی نرخی مریشک بێتەوە نرخێکی ئاسایی با کۆتا پرسیارم بێەوە مڵی ناتوانم بڕیار بدەم برێم دقیق بەڵام دەتوانین بڵێ هەرزان دەبێ ینی هەرزانتر دەبێت لەو نرخێک ئێستا هەیە 1990 نادەمێ 100 دەدەمێ هەرزان دەبێت لەوەی دڵنیا بە بەس بزەبت برێن تەوقیت دەمێ چند ڕۆژە نازانم دێتەوە چەندی نرخەکەی 2.4 لەو دۆرانە کەمتر نابێتەوە لەوەندا بە گوێرەی زۆر بوون ینی ئەگەر هێرکەی زیاتر مەسەن خەڵکەکە بینی دیسەندانێتەوە دووبارە بە ژێرەی وەزارەتی کشتتوکاڵش ئەگەر هاوکاریان بکاتن لەوانەیە تا 2026 بێت دەستە خۆش بە کاک شێرزاد نوێنەری خاوەن کەلگەکان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵم بوویت بۆ ئەم بەرنامەیە عەزیزی زۆر سپاس بەڵێ زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان تاوتوێکمان بوو لەسەر گرانبوونی نرخی مریشک دیارەوانیش وەکو خاوەن کەلگەکان باسی ئەوەکەن گرانبوونی نرخی دۆلاری یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گرانبوونی نرخی مریشک و هاوکات دەڵێن ئەم کێشەی هەیە کێشەیەکی کاتیە لەوانەیە هەر لەم جوانە لەگەڵ دانانەوەی مریشکی زیاتر نرخەکە جێگیر بێ بەڵام جارە دێتە 2500 و ناگەڕێتەوە نرخەکەی جاران ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی ڕۆژم پێشکەش کردم دەگەڕێم و لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران لە هەولێرەوە سپاس بۆ میوانەکەت بۆ هیوای نرخی مریشک لەوە زیاتر بەرز نەبێتەوە عیمران گیان دابەزێ لە بەرەوەی کە ڕۆژانە خەڵک و ئێمەش پێویستمان بە کڕینی مریشکەیە خواردنێکەکە ئەمڕۆکە هەموو کەس پێویستی پێێتی وەڵە بنێرانی یازی دەچینە لای ناوبڕێک و کرد و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین.
تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت، ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە. بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار، قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت، ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان، نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە، قەڵای دمدم، تەلاری شێخ موستەفا، بازاڕی زێوەری نوێ، دوکانی ژمارە 8، ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 113 90 73. قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە، زیاتر بە نانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا چەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە، دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە، کەرتامێکی پێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەڵە بینێرانی عزیز لا بڕگەی پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خۆی گەورەت لێ بێوم کاتت باش. گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە چین؟ فەرموو بەمان بخەیتە ڕوو. بەڵێ سڵاوتان لێبێ. دوێنێ پاسپۆرتی سلێمانی لە زانیاریەکانی ڕۆژەوە هەڵبەت دەست پێ یەکەم. دوێنێ بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی وێنەیەکی وڵاتێکی هەڵەبجەیی بڵاو کردەوە کە ماوەی 10 ساڵە لە وڵاتی پاکستان لەوێ زیندانی کراوە و زانیاری بڵاو نەکردوێتەوە دەربارەی و وڵاتی هەڵەبجەی کە ماوەی 10 ساڵە لە پاکستان زیندانی کراوە بە شێوەی نایاسایی ڕۆشتوتە وڵاتە لەو کاتەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە زیندان بووە. وێنەکەی بڵاو کراوەتەوە داوا لە هاوڵاتیانی هەڵەبجە دەکرێت کە هەر کەسێک زانیاری دەربارەی ئەو کەسە هەیە و بخۆی بە کەسوکاری ئەو کەسە ئەزانێ پەیوەندی بە پاسپۆرتی سلێمانی بکەن بۆ ئەوەی کە ڕێکاری یاسایی بیگیرێتە بەر بۆ ئەوەی کە بتوانرێت لە ڕێگەی دەرێنانی جیاوازێکەوە پاسپۆرتێکەوە بۆی ئەو وڵاتیە پاکستانیە بگەڕێنێتەوە پارێزگای هەڵەبجە. ماوەی 2-3 ساڵێکە شەیدا خانەواتی کامیل ماوەسا کامیل بەرکەوتەی چەکی کیمیاوی سەرقاڵی نردنی کەسوکار و خانەوادەکەی ماوەسا کامیل بۆ ئەڵمانیا کە ماوەی 2 ساڵە بە هیچ شێوێک موافقەت لەسەر و بابەتە ناکرێت بۆ ئەوی کە خانەوادە و مناڵەکانی بنێرن بۆ لای ماوەسا کامیل بەرکەوتەی چەکی کیمیاویە کە ماوەی چەندین ساڵە لە وڵاتی ئەڵمانیا مەسی وەرگرتنی چارەسەر. دوێنێ باوکاری ڕێکخراوی کۆچبەرانی گیانی موافقەت کراوە بۆ ئەوی کە خێزانی و لەگەڵ مناڵەکانی ماوەسا کامیل بچنە ئەڵمانیا و لەوێ شاد ببنەوە بە ئەو بەرکەوتەی چەکی کیمیاوی کە ماوەی چەندین ساڵە لە وڵاتی ئەڵمانیا سەرقاڵی وەرگرتنی چارەسەرە و لە غەریبیدا دەژی. من ئێستا لە باخی گشتیم کە بە باخی عەلیبەگ ناسراوە لە هەڵەبجە بڕیارە پاش کەمێکی تر پێشنگایەکی کتێب بکرێتەوە کە ژمارەیەکی زۆر کتێب لێرە خراوەتە ڕوو کە هەم نرخیشان ئەرزانە بەشێک لە کتێبەکان نرخیان 1000 و 2000 و 4000 دینارە لە تەواوی بوارە جیاوازەکان و کتێبانە لێرە خراونەتە ڕوو کە دەرفەت و مەجالێکی باشە بۆ خوێنەران بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بیانەوێ لێرە کتێب بەدەست بخەن ئەتوان بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێ پێشنگاکەەوە وەک گوتم لە بوارە جیاوازەکاندا پێشنگاکە کاتژمێر 10 بۆ 6 ئێوارەیە کرێتەوە و بڕیارە نرخ و داشکاندنێکی باش لە کتێبەکاندا بکرێ وەک گوتم دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە خوێنەران و نووسەران و ئەوانی کە شەیدای کتێب و شەیدای خوێندنەوەن لێرە کتێبەکان ئەو کتێبانی ئەیانەوێ بەدەستی بخەن. زۆر باشە سامان دەمەوێت بزانم لە زانیاری یەکەم کە باست کرد لەسەرەوە هاوڵاتیەی کە پاسپۆرتی سلێمانی وێنەیەکی بڵاو کردوێت و کە گوایە هەڵەبجەییە و ماوەی 10 ساڵێکە کە بە نایاسایی چوەتەنەوە پاکستانەوە لەوێ تا ئێستا لە زیندانایە. ئایا هیچ سەرەداوێک هەیە لەوەی کامە هاوڵاتی هەڵەبجەیی بێت کەس قسە و باسێکە کراوە یاخود کەس ناسیوێتیەوە؟ تەنیا وێنێ و هاوڵاتیە بڵاو کراوەتەوە ئەوش لەلایەن بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیەوە هیچ زانیارێکی تر لەبارەی ناو یاخود ناوی باوک یاخود کەسوکار هیچ شتێک لەو بارەوە ئاشکرا نەکراوە. من کەمێک پێش ئێستا پەیوەندیم بە پرپرسانی ئیداری هەڵەبجەوە کرد تاکو ئێستا هیچ کەسێک گوێنەکەی نەناسیوەتەوە. من کەمێک پێش ئێستا پەیوەندیم بە بەرپرسانی ئیداری هەڵەبجەوە کرد ئەوان بەداخەوە جوابی تەلەفۆنەکەی منیان نەدایەوە بۆ ئەوەی کە بزانم چ ڕێکارێکی یاسایی ئەگرنەبەر تەنیا وێنەیەکیان بڵاو کردوێتەوە تاوی زانیاریەکیان ئاشکرا نەکردووە و پاکستانیش و حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش ناچنە ژێرباری ئەو بابەتی کە ئەم وڵاتێ بگەڕێنەوە هەڵەبجە و هەرێمی کوردستان لەبەرەوەی دواتر کێشەی یاسایی کێشەی گەڕانەوەی ئەو وڵاتێ دروستە بێت لە پاژەوە. لەبەرەوە لێرەدا تەنیا وێنەکە کە بڵاو کراوەتەوە ئاماژە بۆکە کە هەر کەسێک ئەم وێنەیە دەناسێتەوە خۆی بە کەسوکاری دەزانێت بۆ ئەوەی کە جیاوازێکی بۆ دەربێنێتەوە وڵاتەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەڵەبجە بۆ ئەوەی کە پاژەوە کە گەڕاوە کێشە و گرفت ڕوو نەدات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی پەیامی ڕۆژ کە قسە و گفتوگۆکردنە لەسەر پرۆژەکانی شارەوانی چەمچەماڵ و گرفتەکانی زیادەڕۆیی کە دیارە زیادەڕۆیی لە سەرجەم شار و شارچووکانی هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی جیاواز لە زیادەڕۆیی بەسەر مڵکوماڵی گشتیدا کە هەیە و کراوە لە هەمان کاتە هەندێک دیاردەی زیادەڕەوی هەند لەسەر شەقام و شۆستەی ناوبازاڕەکان کە ئەمە
گرفتێکە لە هەموو توانم بڵێم شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا هەیە و تا ئێستا ئەمە چارەسەر نەکراوە تەنان لە ناوەندی شارەکانیشدا بۆیە لە چەمچەماڵەوە میوانێکی تایبەتمان دەبێت کە ویشتەرۆکی شارەوانی چەمچەماڵە بەڵام پێشەوەی بچینە لای میوانەکە پاملێرمان جەلال جەباری ڕای چەند هاوڵاتیەکی وەرگرتووە بە تایبەتی لەسەر و زیادە ڕەویانی کە لەسەر شەقامەکان ڕای دوکاندار هاوڵاتی ئایا بزانین چارەسەر ئەمانە چۆنن و بە تایبەتی دەبینی زۆر جار دوکاندار کە کەلوپەلێکی زیادە هێناوەتە سەر شۆستەکە دڵت نایە بیبیتەوە ژوورەوە چکە کەسابەتەکە ئەگەر نەیباتەوە دوجار ئەمە شۆستەیە و دەبێت ڕێی پیادەڕەویە و هاتوچۆی بەسەرا بکار چەندە شۆستەکانیشمان ستانداردین لە هەندێک شوێنە ئەوەندەیە زەلامیش تەنانەت پیان ناڕەوەندێ شوێنیشا زۆر پانوبەرینە بۆیە بەگشتی لەسەرم بابەتە قسە دەکەین بەڵام لەسەر چەمچەماڵ زیاتر دەوەستین سەرەتا چینە لای لێدوانی هاوڵاتیەکان و دواتر دەچینە لای میوانەکانمان. بحقیقت حکوومەت یاریمی کوردستان بێ مرور دابنێ بۆ ئەو شوێنانە کە سیارا وەسێ غرامەیان بکەن پێش غرامەکردن ئاگادار ڕاستە بێ بارودۆخی هەرێم لە چاو بگیرێکە موچەنی و قەیران هەیە ئەوانە بەڵام خۆ بێ خەڵک هۆشیار بکرێتەوە یعنی بێت سزا هەبێ لە هەر شوێنێ سزا نەبوو بەرەڵایی دروستە بێ یعنی شتێک دروستە بێ کە پێی ئەڵێن پێشێلکردنی یاسا بۆیە بەڕاستی من پێم باشە ئیدارەی شار هەڵسێ بە پیاچوونە و چاوپێخشانەوەی شار بەناو بازار ئەبێ هەموو شوێنەکان ڕێکاری خۆی هەبێت ینی کابرا دوکانێکی بەکرێگرۆ دوو دوکانی داگیر کردووە ڕسیفەکەی داگیر کردووە پێویستە کەناڵەکانیش هەموو کەناڵەکان چ دەسەڵات و چی ئۆپۆزیسیۆن و چی ئەو کەناڵانی تر پێویستە بەرنامەی تایبەت بکەن لەسەر ئەم بارودۆخە یعنی شار پێویستی بەڕێخستنەوەی بە هەمومان من لە جێی خۆمەوە تۆ لە جێی خۆتەوە کەناڵەکان لە جێی خۆیانەوە دەسەڵات و یاسا لە جێی خۆیەوە بەڵام چاوپۆشیکردنیش هەیە بای ئەوە هەیە چاوپۆشی لە خەڵک بکەی ڕێ لە خەڵک یان تۆ بتوانی کابرای دوکاندار بێ ڕێ لە خەڵک نەگرێ بە حقیقەت مامۆستاجان من پێویستە من بەڕای خۆم کە خەڵک دێتە بازار ئەگەر ماڵی نزیکە با سیارە نهێنێ تۆ مامۆ سیارەی خسووەتە بازارەوە یعنی کابرا ئامادەنی هەزار نەرباتە گەراجانە ئەوش بە هەمان شێو دوکاندارمانەیە لەوێ ڕاستە دوکانەکەیە بەڵام مێزێکی دەرکردوتە دەرەوە باشە لە بەردەم دوکانەکەی خۆیان بە دوکانەکەەوە ناهێ دوکانەکەی چەند مەتری هێناوەتە دەرەوە دواترش مێزەکەی هێناوەتە بەردەمەوە ئەڵە کاکیان من مادامەوە دوکانی منە مێزە شەبێکی من بێ بڕۆ ناو بازار ڕێگە بە هیچ حتا ڕێگەی هاتوشۆ زۆر زەحمەتە ئەگەر عایلە و پێ ناتوانانی بنەوە بازاڕە تێپەڕی شتێکی ترێ ئێمە لەوەی زۆربەمان سەفەری دەرەوەمان کردو بینیمانە لە دەرەوەش هەمان شێو عارەبانە هەیە لە دەرەوە هەمان شێوە کۆشکێ بەڵام کۆشکی بچووک و بە ماقوڵ کابرا مێزەکەی دەرکردو لەوێ حەدی مێزەکەی 2 مەتریدا نابوو 3 مەترپانی کردو ئەسەن مەجای هاتچۆنیە لە بینە شتێکی زۆر ناماقوڵ و ناشارستانی و ناشیرینە قەیچێکە ڕێگەی و دەستگێڕانە بدەن هەرێکی کۆشکێ دروستکەن بە نمونە بە حەجم یەک بە یەک یا ئەوە تا مەسەلەن 80 سانتیم پانی بێت کە بۆی ڕێگەی خەڵک نەگرێ بەڵام مەترێک بێت ئەم کەسە لەوەندەیە چیشەکە بابیکە بەس معقوڵێت و مێزێکی داناوە 3 مەتر درێژیە 4 مەتر درێژیە بە حەجمی دوکانەکەی خۆی اینجا دواتر لە هەمان کاتە دوکانەکەشی 2 مەتر ناوەتە دەرەوە اینجا یعنی چۆنەڵی واستەوینێکی زۆر بە قوتیانەیە کە ئەتوانین بڵین توانایان هەیە بڕیار بدەنەوانیش چۆنەڵی لە ئاستی بڕیارە دەستیانە ڕوا ئەو کەسانە بە کۆمەڵ کۆ ئەبنەوە ئەچن لە ڕێی فلان و فلان و فلانەوە ئیتر خۆمان نەزانین وەڵی بژەی ژیامە سەر ئەمەیە باقە دێمەش لەگەڵ خستنەوەی شارە هەینکەوە مەرعی شاری بکرێ بەس بە قاحەکەت ئێمەسان پێسەکەزام سەر عارەبان ئەم مێزە بچکۆلێ بنێ ئەم عارەبانەیە وەڵی بازاڕیش وەک جارە نەماوە باقە ئێمە ئەگەر دەبان بۆتانە وەساوین وەڵی ئێمە گەندە وەسین چارە وەسێدانانێ حەساجا وەسێت بڕاکە بەتاقەوەسی ساوتە بۆتەکانە و بەرێمە لە پای مۆتانە وەساوین ئەو بۆتانە بەرجاوە چارە وەسێت تا ئێوارە وەڵی بژێمە هەمومان سەر ئەمێ هەموو ژاگەمان ئەمێ نە مەعاشە نە موچەیە دەداڵێ ئەمە مامۆستاگەن وەڵی ئێمە لەگەڵەوە هەین بازار تۆ زیاڕەوی زۆرە بە حەقەت بازار ڕێک بکرێت شتێ جوانە سیما شاری جوان بەس ئێمەش باقەت حکومەتمانەوێ ئاوکاریمەش بکا بە حەقەت ئێمە ئێشەکەمان ئەمەیە لە بانجادەیە لەسەرم عارەبانەی بژەین و خۆم و عارەبانە خۆم و ماڵ و مناڵ و حتا این تریش بەسەرمەوەیان لەسەر عارەبانەیە مەعاشم دینارێک نییە بەخۆ وەڵی من هەر پێم خۆشە فەرق و جیاوازی نەکرێ و ڕێگای لە خەڵکیش نەگرن کەوا بە خەڵک کاسبی بکا بۆ خۆی قەیچێکە یعنی ئەگەر من بازاڕەکەم نەبێ و دوکانم نەبێ چیترمێ نە حیوان ما بیفرۆشم نە ئاژار ما بیفرۆشم هەتا ئێوارە هەیە و نییە ئەمەیە ئەجا ئەگە تۆی ڕێگام لێ بگری من ئەمیشێنەکەم ئەی بۆ کوێ بچم وڵی من ئێمە پێمان خۆشە بازار لە هەموو جێگایە بکرێتەوە ڕێگا بامان خۆش بێت ئەرە وەڵا ئێمە یعنی
والله من داوکاریمانەوەی لاقمان نەکەن بۆ خۆمانە لێرانە بێچن ڕێگای کەسیش ناگرین ڕێی هیچیش ناگرین پێمان خۆشە لێرە لاقمان نەکەن. بەڵازیزان لەسەر پرۆژەکانی شارەوانی چەمچەماڵ و زیادە ڕۆیەکان کە حاڵەتە و دیاردەکانی زیادە ڕۆیی بە جۆرێکن ئەمڕۆ گرفتی بۆ ئەتوانم بڵێم هەم زۆرینەی بەرپرسان و هەم هاوڵاتیان دروست کردووە و زۆرینەی ئەوانەشی کە زیادە ڕۆیی دەکەن ناشاردرێتەوە کە زۆرینەیان پشتیوانیەکی حزبیان هەیە لە شار و شارۆچەکانی کوردستاندا بۆیە دەتوانن زیادە ڕۆیی بەسەر مڵکی گشتیا بکەن. لەسەرم بابەتە لە چەمچەماڵەوە بەڕێز سەرۆکی شارەوانی چەمچەماڵ کاک ئارام نەجات وەردەگرن. کاگارم سڵاوی خوا لێبێت و زۆر سپاس بۆ دەرفەتە کە بە ئێمەت بەخشی ئەگەر لەوێشەوە دەست پێ بکەم یەکسەر ئایا با لە پرۆژەکانەوە سەرەتا دەست پێ بکەین بزانین گرنگترین پرۆژەکان لە چەمچەماڵ چین کە ئێستا لە حاڵەتی جێبەجێکردنان. سەرکردنی خۆڵ و خاشاکە ئەمە یەکێکە لە پرۆژە ستراتیژیەکانی سنووری چەمچەماڵ کە پێک هاتووە لە دوو بەشی یەکەمیان کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنوورەکە بەشی دووەمیش دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلینە بە شێوەیەکی ستاندارد کە ئەم کارگەیە توانای چارەسەرکردنی ڕۆژانە 500 تن خۆڵ و خاشاکی هەیە. ئەمە یەکێکە لەو پرۆژە گرنگ و ستراتیژیانی کە بە خۆشحاڵیەوە لە ئێستایا لە باری جێبەجێکردنایە. چەند پرۆژەیەکی تر بەدەر لەمە چەند پرۆژەیەکی بچووکمان هەیە لە خێرتاوکردن و لە چاکردنەوەی شەقام و ئەو شوێنانەی کە گرفتیان بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست کردو. زۆر باشە کەواتە ئەمە ئەو پرۆژانن کە ئێستا جێبەجێ دەکرێن پرۆژە ڕیسایکل بن کێکی لە پرۆژە گرنگەکان کە توانم بڵێم زۆربەی شارە گەورەکانیش تەنان گیرۆدەی نەبوونی پرۆژەیەکی ئاوان یاخود ئەگەر هەبێ دەمێکە هێو جێبەجێ نەکراوە. ئێوە گوژمەی دابین کراوە بۆ ئەم پرۆژەیە چۆنە کێ دابینی کردووەوە کێ ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات؟ بەڵێ کارگەی ڕیسایکلین لە دوای دەست بەکاربوونی بڕیار وایە لە ماوەی 3 ساڵە تەواو بێ گوژمەی پرۆژەکە 12 ملیارد دینارە لەلایەن وەزارەتی داراییەوە پارەگەی بۆ تەرخانکراوە لە ئێسایە لە 150 پرۆژەکە تەواو بوو هەرچەنە لە ساڵی ڕابردووە بەداخەوە بەهۆی کەرەنتین و بەهۆی نەبوونی دەوام و نەبوونی ڕێگەی هاتوچۆوە ماوەیەک چەند گرفتێک دروست بوو لە جێبەجێکردنی پرۆژەکە. ئەمە بەشێکیان بوو بەشێکیش ئەو کارگەیە لە وڵاتی ئەڵمانیا دروست ئەکرێەوە لە وڵاتی ئەڵمانیەوە هێندێتە چەمچەماڵ بەهۆی وەکوتم بەهۆی کەرەنتین و بەهۆی نەبوونی ڕێگەی هاتوچۆوە کەمێک گرفت دروست بوو بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا کاری تیاکرێ و کارکردن تێیە بەردەوامەوە بە تەواوبوونی ئەم پرۆژەیە سوودێکی زۆر ئەگەنێ بە سنوورەکەمان لە ڕووی ژینگەییەوە و لە ڕووی دووبارە بەکارهێنانەوەی ئەو مەوادانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە فڕێدرێت. ئەم کارگەیە توانای جیاکردنەوەی وەکوتم 500 تن خۆڵ و خاشاکی لە ئەم خاشاکە لە سنووری دوکان و خەلەکانەوە دێت بۆ ئەم کارگەیە تا چەمچەماڵ و لێرە شۆتە ئەگاتە سنووری سەنگا و قادرکەرم. هەموو ئەم خاشاکانە کۆکرێنەوە و ڕۆژانە ئەبرێتە ئەم کارگەیە لە دوای تەواوبوونی تەبعاً ئەبرێتە ئەم کارگەیەوە لەوێ شوشە و نایلۆن و مەقەبا و ئەو مەوادانەی کە توانای دووبارە بەکارهێنانەوە جیا ئەکرێنەوە و دووبارە بەکارهێنرێنەوە و ئەوەشی کە قابلی بەکارهێنانەوە نییە بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ستاندار ئەخرێتە ژێر خاکەوەدا ئەپۆشرێت. کاگارام ئەم پرۆژەیەکی حکومیە یانەوەیە لەلایەن کەرتێکی تایبەتەوە بەڕێوە دەبرێت؟ پرۆژەیەکی حکومیە بە تاکید لە وەکوتم لەلایەن وەزارەتی داراییەوە پارەکەی بۆ تەرخانکراوە بە ڕێبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و شارەوانی چەمچەماڵ و تەشی کاگەمەند سەرپەرشتی ئەم پرۆژەیەکەن لە دوای تەواوبوونی پرۆژەکە ڕادستی حکوومەت دەکرێت. زۆر باش یەکێ لە گرفتەکانی خەڵکی ناوچەکە هەلی کارە کە زۆربەی و کۆمپانیانەی کە لەوێن خەڵکی بیانی
کاری تێدا دەکەن ئایا ئەم پرۆژەیە تا چەندە هەلی کاری بۆ خەڵکی نیشتەجێبووی ئەو سنوورانە دابین کردووە؟ بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێکرد پرۆژەی کۆکردنەوە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک دوو بەشە بەشی یەکەمیان کە ئێستا لە بواری جێبەجێکردنەوەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە کە پاکردنەوەی شارەکانە ئەو کۆمپانیای کە ئەم پرۆژەی لە سنووری ئێمە جێبەجێکە لە 100% کارمەندەکانی خەڵکی سنووری خۆمانن وە کوردن و خەڵکی ئەم منتیقەیەن بەنسبەت کارگەکەەوە کە لە داهاتوواتەوە بێت ئێمە بە پێ و گرێبەسی کە لە نێوان وەزارەتی شارەوانی و کۆمپانیای شکاراکراوە پێویستە بەلایەنی کەم لە 170 کارمەندان ئەو کارگەیە کورد بن و نیشتەجێی ناوچەکە بن و ئەو کەسانی کە نیشتەجێی ناوچەکەنین ئەوانن کە خاوەن ئیخساسێکی تایبەتن کە لە سنوورەکەی ئێمەیان نەبێت تەسەوەڕ ناکەم لە پرۆژەیە کەسێکی وای پێویست بێت کە لە سنووری ئێمەیان نەبێت پێویستە هەموو ئەو کارمەندانی کە دامەزرێن لەو کارگەیە خەڵکی سنوورەکە بن و ئاماژەت بە هەلی کار کرد لەگەڵ تەواوبوونی ئەم پرۆژەیە پێشبینی ئەوواکەین هەلی کار بۆ نزیکەی 500 کەس لەم سنوورەیە دروست بێت کە ئەمەش کۆمەڵێک خەڵک ڕزگار ئەکات لە بێکاری لەم سنوورە. زۆر باشە کاتە ئەو پرۆژانە کامانن کە ڕەنگە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاوەستا بن یا ئێوە دەرخستتان بۆ کردبێ بەڵام تا ئێستا ڕەزامەندی لەسەر نەدرابێت لەلایەن ئەنجومەنی وەزیران یاخود وەزارەتی داراییەوە؟ بەڵێ بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردووە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاریمان بەهۆی خێرانی داراییەوە وەستاوە ئێمە 4 پرۆژەمان وەستاوە 2 پرۆژەی گەورە کە پرۆژەی ئاوڕۆ قیرتاوکردنی گەڕێکی ئاسوودەیە ماوەی زیاتر لە 6 ساڵە ئەم پرۆژەیە وەستاوە پرۆژەی قیرتاوکردنی گەڕێکی مامۆستایان کە ئەم دوو گەڕەکە بە هەردوو ئەو گەڕەکە زیاتر لە 5,000 ماڵە بەڕاستی من زۆر جار وتم ئێمە ئەو گەڕەکەمان ناوناوە ئاسوودە بەڵام هیچ کەسێک لەو گەڕەکەی ئاسوودە نییە لەبەرەوەی لە زستانە لەناو قڕ و قوڕاوان لەناو قڕولیتەیە ئەژین دەهاوینیشە لەناو تەپ و تۆزە ئەژین ئێمە زۆر جار داوامان کردووە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی دەیان جار ئێمە نووسرامان بەرز کردوتەوە حاڵی خەڵکی ئەم گەڕەکەمان گەیاندووە بە سەروی خۆمان بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ بڕەبوجەیەک تەرخان نەکراوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە ڕاستە لەوانەیە کولفەی پرۆژەکان زۆر بێت بە هەردوو ئەم پرۆژەیە کولفەکەیان 9 ملیۆن دۆلارە بەشێکی جێبەجێکراوە بەشێکی ماوە بەڵام لەگەڵ زۆری کولفەکەیە خەڵکی ئەو دوو گەڕەکەش شایانی زۆر لەوە زیاترن پارەی زۆر لەوە زیاتریان بۆ خەرج بکرێ تا ئێستا وەکوتم لەم دوو گەڕەکە قیر و ئاوڕۆیان بۆ نەکراوە پێویستیان بە دروستکردنی قوتابخانەی زیاترە پێویستیان بە دروستکردنی باخچەیەکە دوو گەڕەکەن تا ئێستا هیچ باخچەیەکی تیانە بەڵام بەداخەوە چەندین جار هەوڵبانداوە تا ئێستا ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی بێدەنگن لە ئاسوەسانی ئەم پرۆژانەیە لێرەوە ئەمەیە پەیام بدەم بە ئەنجومەنی وەزیران بە وەزارەتی شارەوانی کە خەڵک لەوە زیاتر ئەمە قبول ناکات خەڵکی چەمچەماڵ شایستەی ئەوە نییە کە لە ناو تەپ و تۆزا بێت خەڵکی چەمچەماڵ شایستەی خزمەتی زۆر لەوە زیاترە کە بۆی کراوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا وەڵامێکی دڵخۆشکەرمان چنگ نەکەوتووە. زۆر باشە کاگارم دەمێکە کە هاوڵاتیانی چەمچەماڵ بەدەست گرفتی کە ماویەوە دەناڵێنن بۆ ئەمە چیتان کردو ئایا هیچ چارەسەرێکتان بۆ ئەم گرفتە دۆزیوەتەوە؟ بەداخەوە گرفتی سەرەکی چەمچەماڵوە ناحەی شۆڕش گرفتی کەم ئاویە ئەمە گرفتێکی گەورەیە تەنها چارەسەر بۆ ئەم گرفتەش ڕاکێشانی ئاوی گۆپتەپەیە بۆ چەمچەماڵ ئەمە مێژوویەکی درودرێژی ئەم پرۆژەیە لە دوای پرۆسی ئازادیەوە ئیشی لەسەر کراوە تاکو ئەمڕۆ لە ساڵی 2013 بڕیاروا بوو پرۆژەکە جێبەجێکرێ بەڵام دواتر کە چوینە ناو 2014 و قەیران هات بەسەرە بەداخەوە ئەو پرۆژێش وەکو هەموو پرۆژەکانی تر کۆتایی پێهاتوو جێبەجێ نەکرا لە ئێستایا زۆر بەڵێندراوە بە چەمچەماڵ کە ئەو پرۆژەیە جێبەجێ کرێت بەڵام تاکو ئێستا ئەو بەڵێنانە تەنها وەکو بەڵێن وەکو قسە ماونەتەوە و هیچ کردارێکمان نەبینیەوە من کاکەم لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بە جددی بەتەنگ خەڵکی چەمچەماڵە بێن چونکە بەڕاستی لەم ساڵ کە بەرە وشکە ساڵی ئەچین قەیرانێکی مرۆیی زۆر گەورە پێشبینیەکرێت لە چەمچەماڵ و لە ناحەی شۆڕشا ڕووبدا ناکرێت لە ناحەی شۆڕش کە هەموو کە سوکاری ئەنفالە لە سنووری لە سنتەری قەزای چەمچەماڵش بە هەمان شێوە جاری وایە 15 ڕۆژ جارێک لە هاوینە ئاوی
ماڵان دێت یعنی خەڵک تەحملی ئەمە ناکات هەم لە ڕووی تەندروستیەوە مانەوەی ئەو 15 ڕۆژ لە بەرخۆر ئەگەر بشمێنێ و بەشی ئەو ماڵۆشکە 15 ڕۆژە و ئاوا خۆری گەرمای ئەم گەرمە سێر و ئەم چەمچە ماڵە لێ بدات ئەبێ لە ڕووی تەندروستیەوە تەسەور ناکەم بۆ خواردنەوە بشێت تەسەور ناکەم بۆ تەنانەت بۆ هەندێک پێداویستی مەگەر ناوماڵ بەکاربێنەی گیرە ئەو ئاوا بەکار نایێت زۆر باشەکە گەرم وەک دەزانین کە لە ساڵانی ڕابردوودا بودجەیەکی باشی بۆ تەرخان کرا بۆچی ئەم کێشەیە چارەسەر نەکرا پێشتر ئاماژەم پێ کرد کە بەهۆی هاتنی قەیرانی داراییەوە ئەو پرۆژێش وەکو هەموو پرۆژەکانی تر کۆتایی پێهاتووی لە ساڵی 2014 گەران بمبورە ئەوەندەی زانیاریمان هەبێت کە لە ساڵانی بەڵێ 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 ئەو پرۆژانش کە پێشتر باسم کرد خیرتاوکردنی گەڕێکەکانی ناو چەمچە ماڵ بە هەمان شێوە جێ بۆ تەرخان کرابوو بەڵام ئیتر فەرمو ئێوە وەکو میدیا بە دوواداچوون بکەن بۆ پارەی ئەم پرۆژانە چی بەسەرات ئێمە کە دوای ئێستا داوای تەواوکردنی ئەم پرۆژاناکەین وەڵامی سەروی خۆمانەوەیە کە پارە نییە بەڵام ئایا ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکانە بێ ئەنجومەنی پارێزگا ئەبێ پەرلەمانی کوردستان بە دوواداچوونی جددی بۆ ئەوە بکەن ئەمە لە توانای ئێمەیان نییە بەتەنها بە دوواداچوونی جددی بۆ بکەن مەسیری ئەم پارانە چی بەسەر هات ئایا دراوە بە موچە ئایا دراوە بە پرۆژەی تر ئەمە مۆزوعێکی گەورەیە بێ پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان بە دوواداچوونی جددی بکەن و وەڵامێکی ڕوون بە ئێمەش و بە هاوڵاتیش بدەن بە دوواداچوونی یەکێک لە پەرلەمانتارەکان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لەسەر ئەم بابەتە پرسیاری ئاڕاستەی سەرۆکایەتی حکوومەت کردبوو تا ئێستا سەرۆکی حکوومەت و یا سەرۆکایەتی حکوومەت وەڵامیان پرسیاریان نەداوەتەوە کە بۆچی گرفتی کەماوی چەمچەماڵ چارەسەر ناکرێەوە بودجەی کە پێشتر بۆی تەرخان کراوە چی بەسەر هاتووە بەڵام کاگەرم با بڕۆینە سەر بابەتی زیادەڕەوی زیادەڕەوی بابەتێکە لە هەموو شوار شارۆچەکاندا هەیە زیادەڕەوی سەرمۆڵکی گشتی زەوی وزار بەڵام با پێشتر لەسەر شەقامەکان دەست پێ بکەین لەسەر ناوبازار و ڕێخستنی ناوبازار و ئەم بابەتانە ئێوە چیتان کردووە ئەم ماوە پێشوو هەڵمەتێکتان ڕاگەیان لە ناوبازارڕەوە لەوەی کە زیادەڕەویەکان و بەتیا بەسەر شواستەکان ئەمانە مرەتەب و تەرتیبیان بکەن ئەمە بەکوێ گەیشتووە چارەسەری ئەمە چی هەیە گەر لێەوە دەست پێ بکەین بەڵێ بەداخەوە زیادەڕۆژێکێکە لە گرفتەکانی سنووری ئێمە و هەموو کوردستان ئێمە دوای دەرچوونی یاسای ژمارەسی ساڵی 2010 یاسای ڕێگریکردن لە زیادەڕۆیی یاسایەکی هەرچەندە هەندێک کەم و کوردی ئەمە هەندێک تێبینیمان لەسەری هەبوو بەڵام تا ڕادەیەک لە چاو نەبوونی یاساکەیە ئێستا کە ببورن ئێستا گونجاوترە بۆ ئێمە لە جێبەجێکردنی یاساکە لە بەرەوەی پێشووتر ئێمە چەند ڕێنمایەکمان لە بەردەست بوو بۆ ئەوەی ڕێگری لە زیادەڕۆیی بکەن نەئەکرا بۆ ڕێنمایانە ئێمە لە دوای دەرچوونی یاساکەوە و بە خۆشحاڵیەوە لە کۆتایی ساڵی 2020 بە بڕیاری وەزارەتی ناوخۆ بنکەی پۆلیسی شارەوانی کرایەوە لە دوای کردنەوەی ئەم بنکەی پۆلیسەوە ئێمە بە هەلیژنەیەکی هاوبەشمان دروست کردو لە قایمقامێتی قەزای چەمچەماڵ بە هاوبەشی لەگەڵ شارەوانی پۆلیس ئاسایش بەڕێوەبەرەتی پۆلیسی هاتوچۆ ئەم لیژنەیە بەردەوام دەست بەکار بوون و لە ئێستەیە ئەم لەحزەی کە من لەگەڵ جەنابتان قساکەم ئەم لیژنەیە لە ناو بازاڕی چەمچەماڵن و سەرقاڵی لابردنی ئەو زیادەڕۆیانن و ئیجراعاتکردنن یەکێک لەو هاوڵاتیانەی کە جۆم لێ بوو ئاماژەی بەوە کرد لە راپۆرتەکەی جەنابتانە کە ئێمە مەعیشەتمان لەسەر ئەو عاربانانەیە کە دامان ناو ناکرێت لابرین ئێمە کارێکمان کردووە کە مراعاتی وەزعی هەندێک خەڵک بکەین ئێمە نامانەوێت نانی خەڵک ببڕین بەڵام ناشمانەیە فەوزا لە شارەکەمانە دروست بێ و چاوپۆشی لە هیچ کەسێکیش داکەین گرفتی سەرەکی لە ناو بازاڕی چەمچەماڵ هاتنە پێشەوەی دوکاندار وەستانی عارەبان و دەستگێڕەکان لەگەڵ وەستانی ئۆتۆمبیلە ئەمە جەنجاڵەیەکی زۆری لە ناو بازاڕات دروست کردووە ئەگەر ڕێگەم بدەی هۆکاری دروستبوونی ئەم جەنجاڵێت بۆ ڕوون ئەەکەمەوە چەمچەماڵ لە دوای ساڵی 2003ەوە فراوانبوونێکی زۆر ناتەبیعی بەخۆیەوە بینی ئەم بازاڕی چەمچەماڵ کە هەیە تەحملی ئەو فراوانبوونە زۆرە ناکات چەمچەماڵ لە 2003 8 گەڕک بوو ئێستا 20 گەڕەکە بەردەوام لە فراوانبوونا بۆ فراوانبوونێکی زۆر ناتەبیعی کە لەوانەیە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەو پلانە خراپانەی کە حکومەت بۆ فراوانبوونی شارەکان دایناوە خەڵکیکی زۆر هێنرایە ناو چەمچەماڵ و لادەکانمان چۆڵ کرد و شارمان گەورە کردەوە بەڵام گەورەکردنێکی زۆر ناتەبیعی گەورەکردنێکی زۆر بێپلان ئەم
جەنجاڵی ناو بازاری چەمچەماڵ هۆکاری یەکەمی ئەو گەورە بوونە ناتەبیعی چەمچەماڵە. یەکێک لە هۆکارەکانی ترێمە ناحیەی شۆڕش لە تەنیشتی چەمچەماڵەوەی جادەیەکی دووسایت شەقامێکی دووسایی جێمان ئەکاتەوە. ناحیەی شۆڕش و قەزای چەمچەماڵ هەردووکیان پشت بەم بازار ئابەستن. هەندێک جار ناحیەی قادرکەرە مستەنگاویش. ئەم بازاڕێک کە ئێستا لە چەمچەماڵە هەیە تەحملی ئەم ژمارە زۆرەی خەڵک ناکات. جەنجاڵێکی زۆر دروستە بێ خەڵکیەک بەشێک لە خەڵکەیە لەوانەیە لە شۆڕشۆ بێ لەناو چەمچەماڵە کەسابەتکە ئەم جەنجاڵیە دروست بووە. بەڵام ئێمە بەردەوامی لە ئیجراتکردن و چاوپۆشی لە هیچ کەسێک ناکەین ناکرێت لەسەر حسابی هاتوچووی خەڵک کەسابەت بکرێ. لە ڕێی لیژنە هاوبەشەکانمانەوە بەردەوام لە ڕابردووە لەم چەند مانگی ڕابردووە ئیجراعاتی زۆر جدیمان کردووە و دەستمان کردو بەسەر ئەو دەستگیر ڕوعارەبانانەی کە ڕێگەی هاتوچۆیان کردووە و ئەو دوکاندارانەی کە هاتوونەتە پێشەوە بەشێکی ئینزار کراون بەشێکیان غەرامە کراون. زۆر باشە کاگەرم کەواتە ئەتانەوێت ئێوە بە چ شێوازێک ئەم ناو بازاڕی چەمچەماڵە ڕێک بخەونەوە ئایا هیچ شوێنێکی شیاوتان دابین کردو بۆ خاوەن عەرەبانەکان و دەستگیارەکان بۆی بە شێوەیەکی باش چارەسەریان پێشەیە بکەن؟ بەڵێ ئێمە و عەرەبەوە کوتم ئێمە نامانەوە ڕسقی خەڵک ببڕین. ئێمە زۆر باش من خۆم لە ڕابردووە عەرەبانم هەبووە لەبەرەوە زۆر باش لە مەعاناتی ئەو خەڵکەتی ئێگەم لەسەر ئەو جادەیە کە سابەتم کردووە لەبەرەوە زۆر باشتر ئێگەم لە مەعاناتی ئەو خەڵکەی کە عەرەبانەیان هەیە یان خەڵکی فەقیر و هەژار و دەستکورتن. ئێمە نامانوێ نانی ئەوان ببڕین ئەمانەیە کەسابەتی خۆیان بکەن بەڵام کەسابەتێکی ڕێکوپێک بە شێوەیە کە گرفت بۆ هاونیشتیمانەکەی بۆ هاوشارەکەی بۆ خزم و کەسوکارەکەی خۆی دروست نەکا کە هاتوچۆ لەوەیەکە. پلانی ئێمە ئەمەیە ئەوانەی کە شوێنیان نییە کەسابەتی تیا بکەن ئێمە شوێنێکی گونجاویان بۆ دیاری ئەەکەین بۆی بچن کەسابەتی خۆیان لێ بکەن. بەشی دووەمیان دوکاندارەکانن کە زیادە ڕێیەکەن کە ئەمە خۆیان دوکانیان هەیە و شوێنی دیاریکراویان هەیە بۆ کەسابەت لە ڕێگەی غەرامەکردن و دەست بە سەراگرتنی کەلوپەلەکانیان و لە کۆتاییشە ئەگەر پابەند نەبن لە ڕێگەی دادگا و سکاڵا تۆمارکردنەوە سژن ئەکرێن. لەبەرەوە ملێرە ئەمەیە پەیامێک بدەم بە دوکاندار بە ئەو خەڵکە کاسبەی چەمچەماڵ ئەگەر ئەتانەوێ سیمای شار جوان بێت ئەگەر ئەتانەوێ سیمای شار جوان بێت ئەوە ئێمە نامانێت دژایەتی هیچ کەسێک بکەین ڕقمان لە هیچ کەسێک نییە. ئێمە هەموو خەڵکی شارەکەی خۆمان خۆش ئەوێت ئەو ئیجراتانەی کە ئەیکەین لە ڕقی هیچ کەسێک نییە لە خۆشەویستی کۆی گشتی خەڵکەکەی کە ئەمانەیە ڕێگەی هاتوچۆیان ئاسان بێت. ئەگەر ئەتانەوێت شارەکەمان جوان بێ هاوکارمان بن کە هاوکارمان نەبن دوایتر هەر ئیجرعاتێکمان کرد کە لەم ڕۆژ و ڕۆژانی ڕابردوو لە داهاتوو شاکرێ هەر ئیجرعاتێکمان کرد گلەیمان لێمەکان دڵنیا بن لە ڕێگەی دادگا و بەندکردنیشی تێکەوێت. زۆر باشە کاگاران با بێنە سەر بەشی زیادەڕۆیی و خانوە بێتاپۆکان ئەمانە بەکوێ گەیشتەوە و دەتانەوێت چۆن چارەسەریان بکەن؟ بەڵێ ئێمە لە ساڵی 2010 بە بڕیاری بەڕێزگا عقوبات تاڵەبانی بڕیارێکی دەرکرد بۆ تاپۆکردنی ئەو خانوانی کە لە سنووری شارەوانی چەمچەماڵە تاپۆ نەکراون. بەپی ئەو بڕیارێمە بەشێکی زۆری خانۆکانمان تاپۆ کرد. دواتر لە ساڵی 2019 یاسای ژمارە 3 لە پەرلەمانی کوردستان دەرکرا بۆ تاپۆکردنی خانۆ زیادەڕۆیەکان. هەرچەنە سوپاس بۆخوا ڕێژەیەکی زۆر کەم خانووی زیادەڕۆ لە سنووری ئێمەیە هەبوو کە مەشمول بن بەم بڕیارە. خانووی زیادەڕۆی هەتا حاڵەتێکی زۆر زۆر کەم بوو. بەشی زۆری ئەو خانوانی کە مەشمول بوون بەم بڕیارە ئەو خانوانە بوون کە ئەکەوتنە گەڕەکە کۆنەکانی چەمچەماڵەوە کە تا ئێستا تاپۆ نەکرابوون. خانووی وهەیە لە ساڵی 60ەکانەوە دروست کرابوو بەڵام هەتاکو ئێستا تاپۆ نەکرابوو. بە خۆشحاڵی ئێمە بە پشتبەسن بەو بڕیارەوە پشتبەسن بە یاسای ژمارەسی ساڵی 2019 بەشی زۆری ئەو خانوانەمان تاپۆ کردووە کە لە چەمچەماڵە تاپۆ نەکراون و هەر هاوڵاتیەکیش خانۆکەی تاپۆنی ئەتوانێت سەردانی شارەوانی بکە بەر چەند ڕۆتینێکی کەم بە چەند ڕۆژێک ئەتوانێت خانۆکەی تاپۆ بکات. زۆر باشە کاگارم سەبارەت بە زیادەڕەویستە زەوی و زار بە تایبەتی لە بەرزایەکانی بانی مقان ئەوەی کە زانیاریمان هەبێت لەوێ توانم بڵێم زیادەڕەویەکی زۆر هەیە. ئایا ئەم حاڵەتانە چۆن چارەسەر دەکرێت و حاڵەتەکان بەگشتی بە کوێ گەیشتووە؟
ئەو حاڵەتانی کە جەناب باسیەکەی بەشی زۆری ئەکەوێتە دەرەوەی سنووری ماستەر پلانەوە ئەوانە زۆربەی زەوی کوشت و کاڵین هەر ڕاستە زیادەڕۆیەکی زۆر هەیە لەوێ بەڵام زۆربەی ئەو زیادەڕۆی کراون لە دەرەوەی سنووری ماستەر پلانن. زۆر باشە کەواتە ئایا چارەسەری ئەوانەی لە دەروی ماستەر پلانی خودی ناوەندی شاری چەمچەماڵێستا بۆن لە بەرزایەکانی بانیمەقان ئەمانە ناکەونە ناو ماستەر ناو دەستگیر دەسەڵاتی ئەوانە چۆن چارەسەرەکەن؟ ئێمە چەند حاڵەتێکی کەم ئەکەوێتە ناو ماستەر پلان و سنووری دەسەڵاتی ئێمەوە لە دووسی حاڵەت تێناپەڕێت ئەوانی کە ئەکەونە سنوورەکە ئێمە لە ڕێگەی یاسا لە ڕێگەی دادگا و سکاڵای یاساییمان تۆمار کردو بۆ یە حاڵەتە تەشەنەنەکە لە سنوورەکەە سکاڵای یاساییمان تۆمار کردووە لە ڕێی دادگا و ئیجراعاتی خۆمان کردو. زۆر باشە لە حاڵەتی زیادەڕەویە کاگارم هەندێک بابەتی جیاوازن بۆ نمونە بە شەوێک کابرادێ هەیکەلێک دەکات لەسەر و زەویی کە مافی نییە بۆ نمونە زەوی ڕەنگە مڵکی لە ئەساسە شارەوانی بە یاخود بەگشتی زیادەڕەویە هەیکەلێک دەکات سەقفی تێکا لە شەوێکە یاسا هەندێک یاسا دەڵێ ئیدی بۆی نییە بڕوخێنرێ سزای یاسایی لەگەڵاکەی بۆ نمونە سزنیەکەی بەڵام دوجار تۆ ناتوانین بیڕوخێنی ئەمە ئەبێتە ئەمرێکی واقع ئایا ئەم جۆرە حاڵەتانە چۆن مامەڵەیان لەگەڵا دەکرێت؟ حەزەکەم ڕووکردنەوەی بە جەنابەت و بە بینەرانیش بدەم ئەو بابەتە ڕاستەکەی منیش بیستومە لە ناو خەڵکە بابەتێکی وا بڵاو بۆتەوە کە ئەگەر سەخت کردیتر ناڕوخێنرێەوە بێتە ئەمری واقع نەخێر ئەگەر زیادەڕۆیی ئەگەر 6 تابقیش بەرز بێتەوە هەر زیادەڕۆیەوە ئەبێ بڕوخێنرێتەوە بێ ئیجراعاتی لەگەڵا بکرێ بەپی یاسا بەڵام وەک پێشتر لە بابەتی تۆمارکردنی خانۆکان ئاماژەم پێکرد لە سنووری ئێمە سوپاس بۆخوا هەتا حاڵەتی نەبوون ئەو حاڵەتانە زۆر دەگمەنە لەبەرەوەی ئەو زەویانەی لە سنووری شارەوانێ ئیفراز کراون پێشووتر هەمووی دابش کراون بەسەر کە سوکاری شەیدان و ئەنفال کراوان و فەرمانبەرانە زەویەکی لەو ئەو تۆ نییە کە خەڵک بێت زیادەڕۆی لەسەر بکات ئەو زەویانەی کە هەن و نیشتەجن لە سنوورەکەمانە هەمووی زەوی هاوڵاتیان و مڵکی هاوڵاتیان یان دابش کراوە بەسەریانەیە وەکو قەرەبوویان وەکو کڕین و فرۆشتن کڕیویان و مڵکی تایبەتی کەسەکانە. زۆر باشە کاگەرم ئەمە تابان من نازانم لە چەم چەماڵات چۆنە بەڵام بەڕاشکەوی لە سنوورەکانی ترا هەبووە بەڵگە و شتێکیەوە کە سەلماندنی ناوێ هەیە زۆربەی ئەوانەی کە زیادەڕەویەکەن پشتگیری بە پشتیوانی کەسێکی حزبیەوە یا خۆیان لە ناو حزبی و ئەگەر نەی شارمە لەق و کۆمیتەکانەوە ئەم زیادەڕەویە دەکەن لە چەم چەماڵە ئەوانەی کە زیادەڕەوی دەکەن وە کاماژت پێکرد حاڵەتەکەیان کەمە ئەمانە کێنە یا پشتیوانی حزبیان هەیە یا خۆت بۆتان چارەسەر ئەکرێن ئەمانە بە گشتێگەر بە ڕاشکاوی بڵێن؟ بەڵێ بە دڵنیایەوە حیزب لێرە ئەوەی کە جەنابەت مەبەستە با من ڕوونتر لە جەنابەت پەیامەکە بگەێنم لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی باڵا دەسا و منیش کادری ئەو حیزبم و لەسەر میلاشی ئەو حیزبە سەرۆکی شارەوانیم بەڵام ئەمەیە بە ڕاشکاوی بە هەموو خەڵکی بڵێم و مەڵبەندی دوانزەی چەمچەماڵەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارێ بە هیچ شێوەیەک نەتەداخلی بابەتی ئیداریەکە و نەپشگیری هیچ کەسێک ئەکات کە زیادەڕۆی لەسەر مڵک و ماڵی گشتی بکات تا ئێستا حاڵەتی وا ڕووی نەداوە کەسێکی حیزبی زیادەڕۆی بکە یان مەڵبەندی چەمچەماڵیان یەکێتی لەم سنوورەیە پاڵپشتی کەسانێک بکات کە زیادەڕۆیان کردو شتیوا لە سنووری ئێمە ڕووی نەداوە بە پێچەوانەوە زۆر جار لە کۆبوونەوەکانی خۆمانەکە لە دەرەوەی فەرمانگەی ئێمە کۆبوونەوەی حیزبیشمانەیە تاکید لەوە ئەکرێتەوە کە ئیجراعاتی تون لەگەڵ هەموو کەسانەیە بکرێت کە زیادەڕۆیەکەنە سەر مڵک و ماڵی گشتی لە سنوورەکە ئێمە. زۆر باشە کاگارم با بێنە سەر باسی سەوزایی بزانین ڕێژەی سەوزایی لە چەمچەماڵ چۆنە و چەندە وەک دەزانین کە پێشتر باسمان کرد کە گرفتی کەماوی هەیە و ئەمساڵیش ڕێژەی بارانبارین زۆر کەم بوو بزانین بۆ هێشتنەوەی نەمامەکان و درەختەکانەوە لە وەرزی هاویندا چ پلانێکتان هەیە و چه ئامادەکاریەکتان کردووە؟ بەڵێ ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانی چەمچەماڵ بەداخەوە بەپێی بە جۆری تمۆحی ئێمە نییە ڕێژەکە زۆر لە خوار ستانداردی جیهانیەوەیە کە لە ١٧ تا ئێستا ئێمە لە چەمچەماڵ 34 باخچەمان هەیە و چەند ناوچەیەکی سەوزمان هەیە چەند خاباتێکمان هەیە کە بەردەوام خزمەت ئەکرێن ڕاستە ئەم ساڵ بەداخەوە بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە ئێمە ئەبێ
پێش ساڵانی پێشووتر لە مانگی لە کۆتای مانگی 5 و سەرەتای مانگی 6 ئێمە دەستمانە کرد بە ئاودان بەڵام پێشبینیەکەین ئەم ساڵ کەشوهەوا ناچارمان بکە کە پێشتر دەست بۆ پرۆسێ بکەین هەرچەندە وەک پێشتر ئاماژەم پێکرد گرفتی کەم ئاوی لە چەمچەماڵە هەیە بەڵام ئێمە سوپاس بۆ خۆوەکو شارەوانی سەرچاوێکی ئاوی باشمان دابین کردووە بۆ ئاودانی درەختەکانمان باخچەکانمان شوێنە سەوزەکانمان بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لەو ڕێژە سەوزاییە بکەین و لە فەوتان بیپارێزین بەڵام ئەمێ ئاماژە بە خاڵ بکەم بۆ زیادکردنی ئەم ڕێژەیە ئێمە گرفتی زۆر گەورە لە بەردەمان دروستە بێ بەداخەوە ژینگە یەکێکە لە گرفتە گەورەکان لە وڵاتی ئێمەیە باوەڕ بکەن زۆر لە قەیرانی دارایی زۆر لە قەیرانی کۆرۆناش گەورەترە قەیرانی ژینگە بەڵام بەداخەوە حکوومەت هێرێمی کوردستان هیچ کاتێک ژینگە پلانی ڕقەمیەک نەبووە لە لای ژینگە پەیوەندی ڕاستەخۆی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە بەڵام بەداخەوە وەکوتم تاکو ئێستا پلانێکی جێگیر نییە پلانێکی درێژخایە نییە بۆ ئەوەی ژینگەی کوردستان بەرەو لەم قەیرانە تێپەڕێنرێ بەرەو قۆناغێکی باشتر ببرێ ئێمە ئەبینین ڕۆژانە لە ئەم حکوومەتەی ئێمە لە فەرمانگەکان پارە بە ناوی ژینگەوە وەرئەگیرێت بەڵام ئەم پارانە دینارێکی بۆ ژینگە سەرف ناکرێتەوە خزمەتی ژینگە ناکرێت بەڕاستی لە چەند ساڵی داهاتووە ئێمە تووشی قەیرانێکی ژینگەی زۆر گەورە ئەبینەوە یعنی ئەگەر تێبینیتان کردبێت لە بانگەشەی هەڵبژاردنە لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەمریکا یەکێک لە خاڵە بەهێزەکانی سەرکەوتنی کاندیدەکان مۆزوعی ژینگەیە بەڵام تەماشا بکە لە پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە ژینگە کارێکی زۆر لاوەکیە تەنانەت وەزارەتێکی پێڕەوا نەبینراوە کە ژینگە پێویستە وەزارەتێکی سربەخۆی هەبێت پێویستە بەجددی ئیشی لەسەر بکرێت و خزمەت بکرێت چونکە بەڕاستی ئێمە ئەگەر وا بڕۆ چەند ساڵێکی تر دیاردەی بە بیابانبوون لە کوردستانە سەر هەڵەدا لەگەڵ دروستبوونی ئەم دیاردێش وردە کاریگەری زۆری لەسەر تەندروستی هاوڵاتیانە بێ زیادبوونی ڕێژی سەوزایی پەیوەندی ڕاستەوخۆی تەندروستی هاوڵاتیەوە پەیوەندی ڕاستەخۆی بە پاکردنەوەی هەوا و بە هەڵمەژینی هەوایەکی پاکەوە هەیە لەلایەن هاوڵاتیانەوە کە ئەمە بەشێکی خاڵێکی بچووکی ژینگەیە لەمەوە بیگرە بڕۆ بۆ پاکردنەوەی ئاوەکان ڕووبارەکان ئەو سەرچاو ئاویانەی کە هەمانن بەداخەوە بە کۆی گشتی کورتەی قسەکەم ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان ژینگەی وەکو کارێکی لاوەشی تەماشا کردووە و ئیهتیمامی پێنەداوە تەمەنا ئەکەم لە داهاتووە پلانێکی جددی هەبێ بۆ باشکردنی ڕەوشی ژینگە و دەرچوون لەم قەیرانە گەورەی ژینگە کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئارام نەجات سەرۆکی شارەوانی چەمچەماڵ سپاس کە ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی دووبارە زۆر سپاس بەڵازیزان دەچمە پێنجوێن لای پەیامنێرمان سوایب محەممەد سوایب سڵاوی خوال لێبێ سڵاو لە تۆ لە هەموو پێنجوێنیەکان بزانم زانیاریەکانی قەزای پێنجوێن چییە گەر بکرێ بۆمان بگوازیتەوە وڵی کاک جەلال سڵاوی خوای گەورە لێ و لە بینەر و بیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ بێت ئەسای پێنجوێن وەگەزانی ناوچێکی شاخاوی کوێستانە بەڵام و سەرماش تاو دەبێت تا بەشەنەوتی ئەم ساڵیان وەرنەگرتووە هەروە بەوەی هاتی وەرزی کارەوە وڵاتیەکی ئەجگار زۆر بوو دەکاتە شوێنە گەشتیارەکانی ئەسای پێنجوێن و هەروە مەرجی نێودەوڵەتی باشتر لە ئێستادا جموجۆی بازرگانی بەردەوامە بەڵام هەتاکو ئێستا کە من کە پێش ڕاگەاندنی مەرجی باشماق کە قسەم لەگەڵا کرد ئاماژەی بەوەدا لە ئێستادا جموجۆڵی گەشتیاری ڕاگیراوە هەتاکو چواری مانگ لە ئێستاش داوای لە پشتەوە دەبینن کردبوونەوەیە کە بەشێک لە هاوڵاتیانی قەزای پێنجوێن لە ئێستادا گربوونەوە داوا دەکەن کە چیتر دارستانەکانی قەزای پێنجوێن نەسبێنرێن نەشێنرێت من ئێستا خۆپیشاندانەکەم لەگەڵدا دەمێت ئێستانیاری زیاتر لێ وەربگرم تا بەختیار سڵاو لەبێ ئەمڕۆ بۆچی هاتمە ڕاستیدا ئێمە وەک بەرتان لەبەی بەڵام تا ئێستا حکوومەت بەدەم خەڵەکەمان و بەدەم خەڵکمان بوونی دارستان وەگەزانرێ لە هەموو دنیا نیشانەی پێشکەوتنی پێ لە شانەی مانەوەی وڵاتە بەڵام لێرەدا هێشتا کەمی ژینگە نەبوو کەمی گشتی هێندەی خەم و پیان لە کۆمەڵە بابەتترە کەمێکداشی پێنیە بۆی ئەمڕۆ هەڵوێستمان وەرگرتووە لە هەیکەلەکەوە بازاری خوارە پێنجوێن بۆ کردن هەردوو گشتی حمێت قەزای پێنجوێن داوای ئەوە ئەکەین کە بەر بەم وێران چیتر دارستانەکان بۆ زەوی کشتتاڵی و کەمەنی
بۆ خانەباکی و بێلا بکەنێ و نەبڕێ دارستانەکان چیتر نەسێتێ بە تایبەتی هاوسکولی لەگەڵ خۆشڵات ساڵانە بە درێژایی دارستانی زۆرمان چەندی جاداوامان لێکردین کە بەر بەمە هیچ پاساوێکیش نییە بۆ ئەوەی کە ئەم دارستانانە ئاگر تێبن لە بەردەم هەر بینایی دادگای گشتی و حیوانات خەتای پێنجوێن پەیام و چارەسەری سەرەتایی و خێراشمان پێ بۆ ئەوەی کە دارستانەکان سروش چیتر ئەوە زیاتر وێران نەکرێت یان بەری پێکرێت ئەمە کتێبەرکارە بۆ ئەمە نایێت وەکەتانی هەتای پێشەوە خەدەمەت هاوڵاتیان ئەو کارانە دەبڕنەوە دانی بەرپرسیارەتیەکە بکرێتە سەر شانی حکوومەت کە تا ئێستا نەیتوانیوە بە دوواداچوون بۆ تاوانەکان بکات تاوانبار بە ئاست و خەباری تاوانەکەی سزا بکات یا ساژینگەیەکان چالاکی ئیشی پێنە پێویستە لایەنە شینگەیەکان هەستن بە چالاکردنی یاساشینگەکان و یاساشینگەکان فعال بکرێت بۆ مامەڵەکردن لەگەڵ تاوانبارانە لانی پەیوەندیدار جاکان لاوازە وەک بۆی کەیس و بابەتی تاوانەکە ناگەێنن بە دادگا و بە داواکاری گشتی بۆی ئەوانش ناتوان مامەڵەی لەگەڵ بکەن بۆی پێویستە بە دوواداشوونەکان چەندڕ بکرێتەوە زیاتر مامەڵە لەگەڵ دارستان بکرێت ئەو بەرپرسیانەی کە هەیەکەم سپاس بۆ تابەتکار ئێستا تا کۆمەڵی گروپان زۆر باشە سۆیب سپاس دەکەین سۆیب سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ خەڵکی پێنجوێن کە ئەمە هەڵوێستێکی جوانە لەوەی کە پێنجوێنیەکان دەینوێنن هەرچەندە لە مقابل لەمەیە دەبێ حکوومەت هێرێمی کوردستانیش هەڵوێستی هەبێەوە سوتەمەنی و نەوتی سپی پاندازێ پێویست بەستەر هاوڵاتیانە دابش بکە بۆی کە هاوڵاتی ناچار نەبێ پەنا بۆ بڕینەوەی دار و درەختی شاخەکان ببات. بەڵە بەڕێزان دەچینە هەولێر و پەیامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاو دلێبێ و گرنگترین زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چین فەرموو. سڵاوی خوای گەورە لێ بێشەی داخان سڵاوی خوای گەورە لە تەواوی هاوکارانمان بەڵێ ئێستا لە نێو تەلاری پەرلەمانی کوردستانین وا بڕیارە ئەمڕۆ کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت خوێندنەوەی یەکەم بۆ چەند پرۆژە یاسایەک ئەنجام دەدرێت ئەوە خوێندنەوەش بۆ چەند پرۆژە یاسایەکی تیکە کە لە ماوەی ڕابردوودا خوێندنەوەیان بۆ کراوە ئەمڕۆ بەردەوام دەبێتوە بەشێک لە پرۆژەکانیش کە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە ئەمڕۆ دەنگدانی لەسەر دەکرێت یەکێک لەو پرۆژانەیەکەوە وا بڕیارە ئەمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت خوێندنەوەی پرۆژە یاسای وەزارەتی کارەبایەکەوە یەکێک لە پرۆژەکان لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە پێشکەش کراوە ئەم پرۆژە یاسایە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت لەگەڵ پرۆژە یاسای هەمواری دووەمی یاسای گشتی دەستەی دەستپاشی ئەمەشیان ئەم دوو پێشنیازە یاسایە خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکرێت لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و بڕگەی دووەمی دانیشتنەکەش بەردەوامی دەبێت دەنگدان دەبێت لەسەر پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرابوو ئەوە بڕیارە ئەمڕۆ لە بڕگەی سێمی دەنگدان بکرێت لەسەر ئەو پێشنیازە یاسایە و بکرێت بە یاسایەکی فەرمی لە هەرێمی کوردستان و خاڵی بڕگەی سێم و یاخود تەوەری سێمی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانیش بەردەوام بوونە لەسەر خوێندنەوەی پاراستنی یاسای تۆڕ و بنچینەکانی ئاو لە هەرێمی کوردستان کەەوە لە ماوەی ڕابردوودا خوێندنەوەیەکی بۆ کرابوو بەڵام هەڵگیرا بوو ئەمڕۆ تەواوکەری خوێندنەوەی یەکەم دەبێت لە پەرلەمانی کوردستان تەوەری چوارمیش خوێندنەوەی دووەم دەبێت بۆ پێشنیازە یاسای هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان کە ئەمەشان لەلایەن ئەندام پەرلەمانێکەوە پێشکەش کرابوو کە لە ماوەی ڕابردوودا خوێندنەوەی یەکەمیان بۆ کرابوو ئەمڕۆش وا بڕیارە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و ئەمڕۆ وا بڕیارە 130 لە خاوەن زەویەکانی یاخود خاوەن ئەو خانوانێکەوە لە پێنجی حەسارۆک بە نایاسایی دروست کراون یاخود بە زێدەڕۆی دروست کراون 130 لەو ماڵانە گرتبوونەوەیکی ناڕزایەتی دەرببڕن داوا دەکەن لە حکومەت هێرێمی کوردستان و لە شاری هەولێر یاخود پارێزگاری شاری هەولێر بۆ ئەوەی ئەم خانوانەیان بەناو بکات کە لە ماوەی ڕابردوودا بە شێوەی زێدەڕۆی دروست کرابوو و کەمی خزمەت گوزاریەکانیش داوا دەکەن خزمەت گوزاریەکانیشان بۆ زیاتر بکرێت. بەڵێ ئەمڕۆ چەند کاتژمێرێک لەمە و پێش نزیک بە کاتژمێرێک یاچێک لە پارێزەران ئەمەی ڕاگەیان لە ماوەی ڕابردوودا کەسێک دەستگیر کرابوو بەهۆی تەقەکردن لە پۆلیسەوە کەسێک جانی لەدەستدا بوو بەڵام
ئەو کەسێکەوە تەقەی کردبوو هەڵاتوە بەهۆی ئەوەی نەتوانراوە ئەم کەسە دەستگیر بکرێت سەرنجام کوڕەکەی ئەویان دەستگیر کردووە و ئەم پارێزەرە ڕاشی گەیانکەوە ئەم کوڕە لەگەڵ دایکیدا دەژیواتە دایک و باوکی ئەم کوڕە لە یەکتر جیابوونەتەوە بەڵام لە لایەکی تریشەوە لەگەڵ دایکیدا دەژی بەڵام هیچ پەیوەندیەکی شیان بەیەکەوە نەبووە بەڵام پارێزەرەکە ڕایگەیاند بەهۆی هاوکاریکردن یاخود بە تۆمەتی هاوکاریکردنی باوکی کە تەقەی لەم پۆلیسانە کردووە یاخود لەو هاوڵاتیانە کردووە دەستگیر کراوە بەڵام پارێزەرەکەی ڕایگەیاند هیچ بەڵگەیەکی فەرمی و یاسایی نییە تەنانەت باسی ئەوەشی کردکەوە ئەوان ژمارە مۆبایلی ئاسیا بەکاردێنن لەگەڵ شەریکە ئاسیا دانیشتن و قسەیان کردووە هیچ پەیوەندیەکی فەرمی یاخود هیچ پەیوەندیەک نەبووە لە نێوانی باوک و کوڕەکەەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کەوا بیسەلمێنێت ئەو کوڕە هاوکاری باوکی کردووە لەو یاخود لەو تاوانەیەکەوە تەقەی بەسەر چەند کەسێکدا کرد بێت بەڵێ زۆر بەڵێ ئەمە بەگشتی بەشێک لە زانیاریەکان ئیدریس محەممەد سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس. بەڵازیزان بەرگەوە بابەتە هەنی پامی ڕۆژێن ڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت سپاس بۆ هاوکارم شویدا بۆ هاوکاران لە پشتی کامێرە کۆنترۆل بە تایبەتیش بۆ عزیز کە تام ساتە بینەر مامون تاسبێنێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەبێت.